بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و گایەنتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. ئەمڕۆژ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە هاوکاری هاوکارانم لە پەیام کۆمەڵەیەک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون، هیوادارین تاکۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە و هەروەها بابەتەکانیشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. دەمانەوێت قسە و باس لەسەر یەکێک لە دیاردەکان، یەکێک لە بابەتە گرنگەکانی ڕۆژ بکەین، ئەویش ستەمە. دەمانەوێت بزانین ستەم چییە، بەکێ دەوترێت ستەمکار، چۆن کۆمەلگا ڕێخۆشکەرە بێ کەوا ستەمکار دروست بێ، ئەی چۆن بتوانین ڕوبەڕووی ستەم ببینەوە و زیانەکانی ستەم، کاریگەری خراپەکانی ستەم. و بابەتێکی تریش هەیە بە تایبەت ئێستا لە نێو کۆمەلگای کوردی بۆی ئەو بارەدۆخە زۆرانەی کەوا هاتووە، ئەویش بابەتی تووڕەیی و هەڵچوون و بێتاقەتیە. ڕێژەیەکی زۆر خەڵکی تووڕە دەبێ و دەیان چیرۆکی سەیسەر لەسەر تووڕەیی و هەڵچوون هەیە. لەگەڵ پزیشکێکی دەرونی سەوباس لەسەر تووڕەیی و وەروە هەڵچوونی دەرونی دەکەین، بزانین بۆچی ئێمە ئەوەندە زوو تووڕە دەبین و هەروەها چۆن وا بکەین کەمتر تووڕە بین و هەروەها تووڕەبوون نەبێتە هۆیەوەی زیانی گەورەمان لێبدا. لە پاڵیشیا کۆمەڵێک زانیاری و ویتی زۆر خۆشمان بۆ ئامادەکردوون، هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. سەرەتاش دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوا و پلەکانی گەرما لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. دووبارە سڵاوتان لێبێ لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە ستەمەکەین، بابزانین ستەم چییە و بەکێش دەگوترێ ستەمکار. بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری مامۆستایەکی زۆر بەڕێز و عەزیز و چالەکانێک هاتوو مرواری محەممەدمان کردووە. مامۆستا مرواری زۆر زۆر بەخێر بێن. سپاستانەکەم، دەستان خۆش بێت. مامۆستا مرواری دەمەوێت باسی ستەم بکەین، بەڵام پێشەوەی بڕۆینە ناو باسی ستەمەوە ئێمە لە ناو کۆمەلگایەکی موسڵمانین. بێگومان نەبێ زۆربەی پێوەرەکان و زۆربەی هەڵسەنگاندنەکان بوو هەر بابەتەیەک بگەڕێنەوە بۆ بنەماکانی ئیسلام و شریعەتی ئیسلامی. ئەگەر لە بەڕێزت بپرسم لە ڕوانگەی ئیسلامەوە یاخود لە ڕوانگەی دین و پەیامی پەیامبەرەوە درودی خوای لەسەر بێ، بەکێ دەوترێت ستەمکار یاخود ستەم چییە لە ئیسلامە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله ومن والاه. سەرەتا سپاس بۆ جەنابتان، دەستخۆشیتان لێ دەکەم و لێرەوە سڵاو و ڕێز و حرمەتمەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئێمە گەر باسی ستەم بکەین، بەڕاستی ستەم بریتیە لە خواردنی مافێک. جا خواردنی ئەم مافە مافی مرۆڤێک بێ، مافی ئاژەڵێک بێ کە مافی ژیانی هەیە و تۆ دێکوژی ئەم مافی لێ دەستێنیەوە، یان مافی بەندەیەکی خوای پەروەردگار بێ. ئێمە قاعیدەیەکی شەرعیمان هەیە، قاعیدەیەکی گشتیمان هەیە، دەفەرمی ئەعطاء لكل حق حقه، يعني هەموو کەسێک دەبێ بەپێی ئەو حەقەوەی خۆی حەقی پێ بدرێ. و خوای پەروەردگاریش زوڵم و ستەمی لەسەر خۆی حرام کردەوە، کەواتە خوای پەروەردگار زوڵمی لەسەر خۆی حرام کردەوە و حرامە بۆ ئێمەش زوڵم و ستەم بکەین لە هەر کەسێک. خاڵێکی تر دەکرێت بە جۆرێکی تر پێناسەی ستەم بکەین. ستەم بریتیە لەوەی کە کەسێک شایانی شتێک و بەڵام تۆ پێی نادەی،
یان کەسێک شایانی شتێک نیە و تۆ پێی دەدەی کەواتە بە هەر دووبارەکە دوو جار تۆ ستەمت کردووە بە جۆرێک ستەمت لە کەسێک کردو کە خاوەنی ئەو شتە نەبووە یعنی هەستی بەرپرسیارەتی تدانێت تۆ بەرپرسیارەتێکی پێدەسپێری و لە کەسێکی ستەنێتەوە کە پێویست بووە پێی بدەی و شایەن بوو تۆ نەداوەتێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ انزل الناس منازلهم واتە خەڵکی دابنێن لە شوێنی شیاوی خۆی بەڕاستی ئێستا لە کۆمەڵگای کوردیدا ئەگەر تەماشا بکەین ئەم هەموو وەزع و زروف و ناڕەحەتی و ئەم هەموو ناعەدالەتی کە دەیبینین هەمووی ستەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم خەڵکە کار بەدەستە بە حەق و مافی خۆی نەچۆتە ئەو شوێنە زوڵم کراوە ستەم لە کەسێکی تر کراوە شایانی کەسێکی تر بوو ئەو کەسانە شایانی ئەو شوێنیان نەبوو بۆیە ئێستا تووشی زوڵمکردن و ستەم بوون. ئێستا ئەو پرسیارە دێتارەوە کاتە بەکێ ئەوترێ ستەمکار زۆر جار ڕەنگە خۆشمان ستەمکار بین و بە خۆمان نەزانین بێەوەی هەستی پێ بکەین مەسەڵەن کێ ستەمکار کێکەوە بەڕاستی یعنی بەچێ دەوترێ ستەمکار بە هەر کەسێک دەوترێ ستەمکار کە مافی بەرامبەرەکەی پێشێل دەکا بە ئەنقەز مافی بەرامبەرەکەی پێشێل دەکا جا ئەو مافە ئەگەر مافی قسەکردن بێ مافی ئازادی ڕادەربڕین بێ مافی خواردن بێ مافی ژیان بێ هەر یەکێک لەو مافانە بێ مافی ئەمن و ئاسایش بێ کە زوڵمی لێ دەکرێ یعنی کە هەر کەسێک هەستا بەم شتانە مافی کەسێکی پێشێل کرد پێی دەوترێ ستەمکار. بەڕاستی ستەم کە وتمان حرامە و دروستنی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و خراپترین ستەمیش بریتیە لەوەی کە لە ژێر ناو و نیشان و پەردە و ناو نیشانێکدا بکرێ بۆ نمونە لە ژێر ناوی ئاین و دینداریدا تەکفیری خەڵک بکەی لە ژێر ناوی ئازادی ڕادەربڕیندا تەشیر بە خەڵک بکەی یان بە جۆرێکی تر لەژێر ناوی دیموکراسیا کۆمەڵگا بەرەو هەڵدێربەری لەژێر سوڵتە و دەسەڵاتدا کە تۆ کاتێک ینی ئەمە وەسیلەیە کە جاری وایە سوڵتە و دەسەڵات دەبێتە هۆکاریەوەی کە کەسەکە ببێ بەستەمکار هەروەکو ئێستا کە ئێمە لە هەرێمی کوردستان دەبینی بەڕاستی کەسانی خاوەن سوڵتە کەسانی خاوەن دەسەڵات بەهۆی دەسەڵاتەکانەوە دەسەڵاتەکان بەکارهێنا و دەستیان کردو بەستەمکاری تووشی ستەمکردن بوون یان لە ڕووی بۆ خۆی کەسەکە لە ڕووی پەروەردەییەوە جوان پەروەردە نەکراوە ستەم دەکا بەڕاستی ینی خراپترین ستەمکردن لەژێر ناو نیشانەکاندایە کە زۆربەی ئێستا کار کەسێکە دەچێتە شوێنێک گەر جوان لی تێنەگەیشت پێ بەڕاستی نەتوانێت مافی خۆی پێدایان شایانی ئەو شوێنێ نەبووە تووشی زوڵم و ستەم دەبێت کەواتە مامۆستا مرواری یانی لە کۆتایە چه ستەم بکرێ لە تاکێکی کۆمەلگا کرێت چه ستەمکارێک بێت تاکێکی کۆمەلگا دەیکا کەواتە ئێمە ئەگەر وەکو کۆمەلگا بڵین چۆن کۆمەلگەیەک ستەمکار بەرهەمدێنێ یعنی چی بکەین ینی ئەمانە هەیە ئێستا بینین ڕۆژانە ئەمانەمان هەیە ئیخۆ لە کۆتاییشە هەرم کۆمەلگایە کوڕیم کۆمەلگایان یعنی دەبنەوە بەرپرس و دەبنە سەرۆک و دەبنە دەسەڵاتدار ئەی هەر خۆمانەمانمان بەرهەم نێناوە بەڵێ بێگومان لە هەموو کۆمەلگایەکدا کۆمەڵێک کەسانن کە دەسەڵاتەکان شتەکان بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردێنن چۆن دەڵێ ئێستا ئێمە بە زمانی خۆمان دەڵێ ماستا و چێتی دەکەن مامەحەمەیی دەکەن بەڕاستی زۆربەی کات کۆیلەکانن کە دەسەڵاتدارەکان دەکەن بەستەمکار و ئەو کەسانە کە بەرژەوەندی خوازن لەبەر ورگی خۆیان بەڕاستی بەرپێی خۆیان نابینن ئیمامی عەلیش لەم بارەوە دەفەرمێ بەڕاستی هەر کاتێک کەسێکت بینی کە برسی بوو بزانە ستەمکارێکی و ستەمێکی دەکراوە چکە خوای پەروەردگار عەدالەتە و ڕزق و ڕۆزی هەموو کەسەکانی دیاری کردووە و ئەمە بەهۆی زوڵم و ستەمێکەوەم کەسە برسی کراوە کە ئەم شتانی ئێمە باس دەکەین بەڕاستی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەر هەمویان وجودیان هەیە ئەمەش دەگەڕێتەوە بەڕاستی بۆ کۆمەلگا ئەنجا کۆمەلگا بێدەنگە لە ئاستی ئەم کارە سادە بێدەنگبوونی کۆمەلگا بێدەنگبوونی خەڵکی ستەم لێکراو کە دەبێت خەڵکی ستەم لێکراو بەڕاستی لەسەر مافی خۆی بەجواب بێ دەنگی بەرزکە دەنگی هەڵبڕێ بۆ ئەوەی ئەم ستەمکارانە خۆیان بە لەسەر حەق نەزانن چونکە کاتێک کە مەزڵومەکان بێدەنگ بوون ئەوانی ستەمیان لێکراوە بێدەنگ بوون یعنی لایانی حەق بێدەنگی هەڵبژارد و بێدەنگ بوو زاڵمەکان خۆیان بە لەسەر حەق دەزانن و بێدەنگبوونی خەڵکی ستەم لێکراو بەڕاستی پەتی ئەم زوڵمە ئەستوورتر و قایمتر دەکا جێپێی ستەمکاران بەهێزتر دەکا بۆیە گرنگە بەڕاستی خەڵکی بێدەنگ نەبێ لە ئەو زوڵم مجتەمانەی کە لێی دەکرێت بەڕاستی بێدەنگی خەڵکی یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی ستەمکاران سەرەتاش لەوانەیە زوڵمێکی کەم بکرێ بەڵام وردە کە هەر لێی بێدەنگ بوو ئەم زوڵمە بەردەوام دەبێ و بەردەوام ئەستور دەبێ و وەکو چۆن دەڵێ پێی لێ هەڵدەبڕێ ئەو کەسێک کە زاڵم و ستەمکارەکان ئێستا ئەمانە هەمووی بەواقعی بەڕاستی لە لای خۆمان هەیە زۆر باشە بەڵام مامۆستا دەبینی زۆر جار دەڵێ دەست بە کڵاوەکەتەوە بگرە بابای نەیبا ینی زۆر جار بە زۆر بەڕوونی ستەم دەبینین بەڵام هەڵوێستە نابینین
یان ڕەنگە و پرسیارە بکرێت بۆچی من هەڵوێست بنوێنم یعنی کابرا زاڵمە ینی پێم وا بێت دەسەڵاتم نیە پێم ناکرێ ینی زۆرجار خەڵک ڕەنگە سە و پرسیارش لە خۆی بکە بووی سێرێشە لە خۆی دوورخاتۆڵێ من بۆچیە بێ هەڵوێستە بنوێنم ینی بۆ ئەبێ ئایامە فەریزەیەکە لەسەرمان ئایا ئەمە واجبێکە لەسەر شانمان ئێمە کەستەممان بینی ئەبێ هەڵوێستمان هەبێ بەرامبەر ستەم و ستەمکار بەڕاستی واجبی سەرشانی هەموو مسلمانێکە کەستەم قبول نەکە نەڵێن سوودی نیە قسەکردن دەبێ بیڵین دەبێ هاوارکەین دەبێ قبولی نەکەین ئەگە تەماشاکەین لە سەردەمی ئەبوو بەکری سدیق ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ کاتێک بوو بە خەلیفەی ئیمانداران داوای کرد لە ڕێیەتەکانی لە خەڵکەکەی کە هەر کاتێک هەڵەیەکم کرد ڕاستم بکەنەوە یعنی خەڵکی ئەو کاتە جورئەتی هەبوو دەیتوانی ستەم قبول نەکا و کاتێک تەماشا دەکەین ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ لەسەر مینبەر ویستی مارەی ئافرەت دیاری بکە کە خوای پەروەردگار لە قورئاندا دیاری نەکردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیاری نەکردووە یەکسەر لەوێدا ئافرەتێک هەڵدەستێ و دڵ ئەی عومەر تۆ دەتەوێ شتێک دیاری بکەیت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیاری نەکردووە کە ئەبوو بەکر دیاری نەکردووە چۆن تۆ شتی وا دەکەی ئەی عومەر ئەها ئەوان چۆن بە جورئەت بوون لەو سەردەمەدا مسلمانان چەند بە جورئەت بوون بەڵام بەداخەوە ئێستا بێدەنگی ئەم خەڵکە کە هەمووی ئەوەی هەڵبژاردووە دەست بە کڵاوی خۆتەوە بگرێبانەی با بەڵام با دڵنیا بێ با دەیبا دەستی هەر بۆ پێوە ناگیرێ چکە کۆمەلگا دەکەوێتە ژێر زوڵم و ستەمێکی زۆرەوە کە هەموو کەس ئەم زوڵم و ستەمەی بەردەکەوێ بۆیە گرنگە بەڕاستی خەڵک هەرکەس لە ئاستی خۆیەوە هەرکەس بەرپرسیارەتی بۆ خۆی چکە بەڕاستی ئەگەر قبولی بکەی دیسانەوە زوڵمێکی ترت کردووە کاتێک کە دەڵێن هەرکەس ئەو کەسانە ئەگەر پۆلێنێک بکەین کێ ئەو کەسانە کێن دەبێت دژی زوڵم بوەستنەوە ینی زۆر جار ڕەنگە منێکی هاوڵاتی ئەگەر دژی ستەمکارێک بۆستمەوە هیچ ئەوی خۆم دەبمە قوربانی نە دەنگەکەم و نە ڕەنگەکەشم ئەوەندە کاریگەری نەبێت کەواتە ئەگەر پۆلێنێک بکەین کێن ئەو کەسانە یاخود کچ کەسێک دەبێت وەک ئەو کەسەی تۆ دێڵەی دژی ستەم بۆستێتەوە بەڵێ پێویستە هەموو مسلمانێکی عاقڵی باڵغی کە دینی پێگەیشت بێ دژی زوڵم ستەم بوەستێتەوە و هەموو کەسێک کەستەمی لەکراوە دەبێت دژی ئەم زوڵم و ستەم بوەستێتەوە و خاڵێکی تری زۆر گرنگ بەڕاستی وا لە خەڵکی گەیەنداوە کە قسەکردن سوودینی ئێمە دەبێت ئەم سیاسەتە لە خەڵک بگەینینەوە دووبارە کە قسەکردن سوودی هەیە دەکرێت لە شوێنی خۆیدا لە کاتی خۆیدا قسە بکەی سوودی هەبێ ئەگەر بڵێین بڕیار بێ قسەکردن سوودی نەبێ ئەی بێدەنجی چ سوودێکی هەیە ئەی ئێمە چه سوودێکمان لەم بێدەنجیە وەرگرتووە کە چەندین ساڵە بۆ نمونە ئێمە 30 ساڵە لە ژێر حکومڕانی ئەم حیزبە کوردیانەی خۆمانداین ئەم ستەمکارانە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە ئەم دوو حیزبە بنەماڵەیە یەکێتی و پارتی کە زوڵم و ستەم لە خەڵکی دەکەن بەڕاستی چه سوودێک بینراوە لە بێدەنگی خەڵکی کەواتە بێدەنگی سوودی نییە و دەبێت لە شوێنی خۆیدا قسە بکرێ هەڵوێز وەربگیرێ سوودێکی هەر دەبێت سوودێکی بێ قسەکردن ئەگەر ئێمە بەردەوام بین و پاڵپشت یەکتر بین و هەمومان بەیەکەوە دژی زوڵم و ستەم بوەستینەوە بۆ ئێمە میلەتی کورد توانیمان دژی سەدام حوسێنێکی زۆر زاڵم بوەستینەوە لە کاتێکدا هەمومان پاڵپشت یەکتر بووین هەمومان بەرەیەکی تۆکمە و پتەومان دروست کرد بۆیە بێدەنگی هیچ سوودێکی نیە دەبێ چۆن بوەستینەوە یانی سەردەمی سەدام حوسێن خەڵک لە شاغ بوو پێشمەرگە بوو قەزەیەکی نەتەوایەتی و هەستێکی نیشتیمانی هەبوو ئێستا ڕەنگە خەڵک نەیەوێ ئەم کارانە بکاتواتیانی ئەو پرسیارەیە تاراوە چۆن بوەستینەوە یانی من چۆن بتوانم دژی ستەمکار بوەستمەوە یان دژی ستەم بم هەمومان دەتوانین هەرکەس لە شوێنی خۆی و بەش بە حاڵی خۆی هەرکەس بە پێی حەجمی خۆی تۆ لە شوێنێک بۆت هەیە بە قسە بوەستیتەوە یەکێک بۆی هەیە بە نووسین بوەستێتەوە یەکێک بۆی هەیە بە دەست بوەستێتەوە دەتوانین ئێمە بە هەر جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاری بکەین هەمویان گۆڕانکاری گرنگن هەمویان پێویستن هەرکەسە و بە پێی توانا و شوێن و حەجم و مەقامی خۆی بە نووسینە بە قسەکردنە بەدەستە هەروەکو چۆن لە گۆڕانکاریدا پێویستمان بەوەیە ئەضعف الئیمان ئەوەیە کە بەدڵ پێت ناخۆش بێ ئەم زوڵم و ستەمە بەڵام بەداخەوە ئێستاش هەبوونی ئەم زاڵم و ستەمکارانە خۆشەویستی و لەگەڵبوونی هەندێک کەسی نەفز نزمە هەندێک کەسە کە بەڕاستی بۆ خۆشی زوڵم و ستەمی لێ دەکرێ و قبوڵی دەکا بەڕاستی بێجورئەتیە بۆیە گرنگە هەمومان بەیەکەوە دەتوانین دژی زوڵم و ستەم بوەستینەوە دەتوانین تاک بوەستینەوە دەتوانین بە نووسینەکانمان بە قسەکانمان بە هەڵوێستەکانمان بە ڕاو سەرنج و بۆچوونەکانمان هەمومان دەتوانین بەڵام ئەوەیە جورئەتێک نییە بۆ تاکەکان ئەگەرنا لە هەموو شوێنێکوی هەموو کەسێک دەتوانێت بە حەجم و قەبارەی خۆی دژی زوڵم و ستەم بوەستێتەوە کەواتە ماوە سەمرواری دیسانەوە دێمەوە سەر و خاڵە ئێمە لە کۆمەلگایەکی مسلمانی بێگومان هەر کەسێک هەر تاکێک لەم کۆمەلگایە بگریت یانی توانم بڵێم بە ڕێژەیەکی زۆر بڵێ تۆ لە بازنەی ئیسلام چیتە دەرەوە تۆ مسلمان نیت یان بە پێوەی پێوەرەکانی ئیسلام تۆ لە دەرەوەی بازنەی ئیسلامی ڕەنگە زۆری پێ ناخۆش بێ
زۆریشمان بینی و ئەگەر تۆزێک یعنی بەدڵگرانی لێمان وەرنەگرن کەس بە یەکێ بڵێ کافری زۆری پێ ناخۆشە ڕەنگە بێ بەڵام تەمسیلی بۆ مسلمانێک ناکە مسلمان چۆن خۆی بپارێزە لەوەی نەستەمی لێ بکرێ و نەستەم بکە بەڕاستی وتمان ستەم حرامە لەسەر مسلمان دەبێ مسلمان خۆی پارێز لەوەی ستەم کا بۆ نمونە ئێمە ستەممان هەیە حەق الناس و حەق اللهمان هەیە ئێمە دەبێ خۆمان پارێزین لە ستەمی کە لە خەڵکی بکەین یعنی حەقی خۆی پەروەردگار ئەوە لە لای خۆیەتی و خۆی پەروەردگار بۆ خۆی لەوانەیە لە کەسێک خۆش بێ کە حەقی لەسەری بێ بەڵام لە حەقی خەڵکی خۆش نابێ بۆیە ئێمە دەبێ خۆمان پارێزین لەو زوڵم و ستەمکردنە بەڵام بەداخەوە قسەی تۆ زۆر جوان و تەواوە کە زۆر کەسمانەیە بۆ خۆشی مەزلومە بەڵام لەگەڵ زاڵمیشدایە واش هەست بە خۆی ناکە کاتێک پێشی دەڵی تێشی دەگەێنی شتێکی لە مێشکیدا خزن بۆ شتێک چۆتە بیر و باوەڕ و عەقیدەیەوە کە خۆشەویستی وەلای هەیە بۆیان بە هیچ جۆرێک ناتوانێت یانجا بێتەوە ئەوە ئیتر بۆ خۆی و خۆی و نیەتی خۆی ئەمە نیەتێکی خراپە نابێ بە هیچ جۆرێک ئێمە لەگەڵ زاڵم و ستەمکاران دابین دەبێ خۆمان پارێزین دەبێ حەقی خەڵکی پێشێل نەکەین چونکە لەژێر ئەژموونی ئەواندا ئێمەش بووین بەستەمکار و حەقی خەڵکیمان پێشێل کرد و ئەگەر ڕازی بین بەو حکمڕانی کە ئەوانە دەیکەن و ئەو ستەمکارانە دەیکەن کەواتە ئەمە و سەمرواری کە لە شوێنێک ستەم نەما بەرامبەرەکەی دروست دەبێ کە هاتنەکایی دادپەروەری و یەکسانی و عەدالەت لە نێوان ئەرک و مافی تاکەکانی کۆمەڵگایە ئێمە چی بکەین چۆن بکەین بتوانین عەدالەت و دادگەری بچەسپێنین بەڵێ ئێمە چۆن دەتوانین عەدالەت و دادگەری بچەسپێنین یەکەم بە پاکی نیەتەکانمان و ڕاستگۆییمان نێت زۆر گرنگە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إنما الأعمال بالنيات يعني هەموو کار و کردەوەی بە نێتەکەتە یەکەم جار دەبێ هەمومان نێتی خۆمان پاکەینەوە ڕاستگۆ بین هیچ شتێک بۆ بەرژەوەندی خۆمان بەکار نێنین بەڕاستی ئێمە بینیمان زۆر کەس لە ظروف و زمانێکدا شۆڕشیان بەرپا کرد وامانزانی بۆ کوردایەتی و نەتەوایەتیە بەڵام کاتێک کە تەماشامان کرد و ئەوە بووین بەڕاستی بۆ مەسلحەت و بەرژەوەندی خۆیان بوو لەگەر تەماشاکەی لە نێوان ئەو کەسانەدا کەسانێک هەیە تەنها خەرجی فڕۆکە تایبەتەکانیان 1 ملیۆن دۆلارە ساڵانە یعنی بەڕاستی ئەمە ستەمێکی زۆر زۆر گەورەیە دژی ئەمانە وەستانە دژی ئەمانە و بەنیەتی پاک و پاشان بە عەمەل و کردەوە بە عەمەلەکانمان بیسەلمێنین بە کردەوەکانمان کە کردەوەی جوان ئەنجام دەین هەڵوێستی باش ئەنجام دەین و سیاسەتی چۆن ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کە ئێستا ئیدعای دادگەری دەکا دەبێت لە خۆمانەوە دەست پێ بکەین دادگەری جێبەجەکەین لە خۆماندا و نمونەی جوانیشمانەیە کۆمەڵی دادگەری کۆمەڵێک پەرلەمانتاری هەیە لە پەرلەمانی کوردستان و بەغدا کە خاوەن هەڵوێستن خاوەن بوێرین خاوەن دەنگێکی دلێرن دەتوانین بەڕاستی ئێمە ئیدعای دادگەری بکەین و لە خۆمانەوە دەست پێ بکەین و خاڵێکی تری گرنگ بۆ چەسپاندنی دادگەری بریتیە لە بەردەوامی کۆڵمەدان یعنی نابی ئێمە ماندوو بین لە قسەکردن لە بەرپەرزدانەوە لە ڕوبەڕووبوونەوە بەردەوام بین لە هەموو ئەو شتانە ماندوو نەبین و تا دەگەینە چەسپاندنی دادگەری زۆر باش ماوە سەمرواری بەرنامەکەی ئێمە سیاسی نییە بەڵام قەینا ئەمە بە دەرفە دەزانم باست لەوە کردکەوە سیاسەتیش بێگومان لایەنە سیاسەکان ئەگەر بیانەوێت دژیستەم بۆستەوە ڕەنگە باشتر بێ ئاسانتر بێ بەهێزتریش بێ بۆ نوێ هێزێکی سیاسی بێت دژیستەم بۆستێتەوە لەوەی کۆمەڵێک گەنج و گروپ ئەمە جیاوازێکی زۆرە کەواتە بەڕێزت دەتەوێت بچی تەنجومەنی نوێنەران ئەم پرۆگرامە دەمێنێتەوە ئیشەڵا سەرکەوتوبی لەو پرۆژەیە کە هاتەوە لەو پلانەی کە هاتە چۆن بتوانین وا بکەین نوێنەرایەتیکردنی خەڵک یان چۆن نوێنەرایەتیکردنی خەڵک بەکاربێنین بۆ دژایەتی ستەم ئەمە دەبێت ئەکرێ نوێنەرێک بتوانێت دژی ستەم بوەستێتەوە یان زۆر جا دەڵێ ئەوانشی دەبنە نوێنەر هیچیان پێ ناکرێ یا خۆت لە کۆتاییە وەکو بەشێکی تری هاوکار و هاوپیشەکانیان لەگەڵ بابەتەکە دەڕۆن و کۆتایی دێت چۆن بتوانین نوێنەرایەتیکردن وا لێ بکەین بەکاری بێنین بۆ دژایەتی ستەم و ستەمکاران بەڵێ بێگومان ئێمە دەتوانین نوێنەرایەتیکردن بەکاربێنین چونکە بەو نوێنەرایەتیکردنە زیاتر تۆ دەتوانی پێشبەستەم بگری و نوێنەری دلێر و بێوێر دەتوانێت بەڕاستی پێشبەستەم و ستەمکاری بگرێ و نوێنەرەکانی ئێمەش بەڵگەیەکی ڕوون و جوان و ئاشکرای ئێستان کە لە هەموو شوێنێک الحەمدوللا سەرمان پیانە و بەرزە بە هەڵوێستەکانیان بە دەنگی دلێریان دەنگ بەرزەکەنەوە قسە دەکەن لە هەموو شوێنی وە پێش بە هەموو ستەم و ستەمکاریەکان دەگرن پێش بەو شتانە دەگرن کە بەڕاستی بۆ نمونە ئەگەر ئەم نوێنەرانی ئێمە نەبن بەڕاستی لە پەرلەمان زۆر یاسای خراپ تێدەپەڕێنرێ
ئەگەر کۆمەڵێک کەسی باش کۆمەڵێک کەس کە هەست بە بەرپرسیارەتی دەکات کۆمەڵێک کەس کە هیچ بەرژەوەندی خۆی لێک ناداتەوە بەرژەوەندی گشتی دەبێت نەبن لەو شوێنەدا بەڕاستی زۆر شتێتە بەڕێرێ بۆ بەرژەوەندی و نوێنەرایەتیکردن بەڕاستی بریتە لە بەرپرسیارەتی بریتە لە سیاسەتێکی ڕاست و دروست نوێنەرایەتیکردن یەکێکە لەو شتانی کە دەتوانین پێی بەرپەرچی ستەمکاران بدەینەوە کە دەتوانین قسەمانە بێت چون کەسێک لەو شوێنە لە شوێنی بڕیار قسەکانی گرنگترە قسەکانی زیاتر جێگای خۆی دەگرێت کردەوەکانی زیاتر جێگای خۆی دەگرێت و ئێمە بە تەحەداوە دەڵێن نوێنەرەکانی ئێمە هەمیشە لە خزمەتی خەڵکدا بووین نەک بە شایدی خۆمان بە شایدی هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئەوە وەزیری کشت و کاڵمانەڵی ئەوە وەزیری ژینگەی پێشومانەڵی ئەوە پەرلەمانتارەکانمانەڵی بە شایەتی خەڵکێک کە دژی خۆمان بووە کە لە حیزب و ئایدای ئێمە جیاوازی هەبووە کە شایدی ئەمەی بۆ داوین ئەمە زۆر گرنگە بۆیە هەبوونی نوێنەری چاک هەبوونی نوێنەری کارە و چاودێریەکی چڕتر بەڕاستی حکمڕانیەکی باشتری لە دوایە و پەرلەمانتاری کارە پەرلەمان پێویستی بە پەرلەمانتاری کاراتر هەیە بۆیە گرنگە خەڵکمان لەو شوێنانە خەڵکی شیاو بێ خەڵکی گونجاو بێ خەڵکی خاوەن قسە بێ خەڵکی خاوەن هەڵوێز بێ بۆی بتوانن دژی زوڵم و ستەم و نادادی بوەستنەوە بۆی بتوانن عەدالەت و دادگەری بەرپاکەن. زۆر باشە ماوەسە منوەری زۆر جار بابەتێک لە کۆمەلگا ڕوودەدا یاڵا خەڵکیش پێی ناخۆشە دەچیتە بەردەم لایانی پەیوەندیدار یاخودە و ستافەی دێ دەڵێن ئەمە بە یاسا کراوە هەموو کەس دەزانێ ئەم ئیشە لە بەرژەوەندی خەڵکانیە بەڵام دەڵێ من پشتی بە پاڵپشت بە یاسامەم کردووە یعنی چۆن ئێمە هاوڵاتیان تێبگێنین ئەم یاسایە ڕاستە یاسا کردوێتی و ڕەنگە لە مەرجعی یاسادانانیشەوە دەرچوێ بەڵام ئەوانەی دایان ناوە دڵسۆز نەبوون بۆیە ئێسا کە ئەم یاسایە لە بەرژەوەندی گشتیانە یعنی چی بکەین کە خەڵک تێبگەینین دەبێت لەو مەرجعی کە یاسادا دەنێ کەسانێکی بەویژدان هەبن لە کۆتایە بۆی یعنی ئیتر ئەمە شۆگاوەرە تۆ زڵمێک لە خەڵک بکەی و بڵی بۆچی ئەم زڵمە دەکەن وەڵا بڵێ ئەمە یاسایە و بە پێی یاسا و ڕێنمایەکان یعنی چۆنە بێ یاسا و ڕێنمایەک دەبینین ڕۆژانە غەرامە بۆ خەڵکی دێتەوە سەرپێکی بە خەڵک دەکرێت بە ناوی یاساوە زەڕی بەوەردەگرێت پارەوەردەگرێت خەڵک لە کۆمەڵێک ما بێ بەش دەکرێت یعنی گرفتەکە لەکوێیە لە یاساکانە یاخود لە یاسادانەرەکانە بێگومان گرفتەکە لە یاسادانەرەکانە وەکو چۆن دڵی بەس مەسلحەتی خۆیان دەوێت بەرژەوەندی خۆیان دەوێت و خەڵکیش لێرەدا تووشی هەڵەیەک بووە کە خەڵکێکی زۆری حەقپێژ و ڕازگۆی نەناردوتە ئەو شوێنە بۆی دژی ئەو شتانە بۆستێتەوە یاساکانی لە هەموو شوێنەکان بە زۆرینە و کەمینە تێدەپەڕێنرێ بۆیە کەسی خاوەن هەڵوێست کاتێک کە ژمارەی کەم بوو یاساکان بە زۆرینەی خەڵکە خراپەکان خەڵکە بەرژەوەندی خوازەکان خەڵکە ستەمکارەکان ئەو خەڵکانی کە یاساکە لە بەرژەوەندی خۆیاندایە کە بۆ خۆیان بەکاری دێنەوە پاشان بە قسەی ئەوان تێدەپەڕێنرێ و یاسایەک بۆ دروست دەکەن هەروەکو یاسای پاشکەوتی موچەیان کە کرد بە یاسا لە پاشکەوتی موچەوە کردیان بە گونجاندن ئەمە بە یاساتیان پەڕان خۆ بۆ خۆیان یاساکەیان دروست کردووە خۆ یاساکە لە شەریعەتی ئیسلامەوە هەڵنێنراوە خۆ یاساکە لە شوێنی کەونە بۆ خۆیان دروستیان کردو پرۆژەیەکە و تەقدیمی دەکەن و زۆرینەن و تێدەپەڕێنن وەکو هەموو شتەکانی تر وەکو لێسەنەوەی حەسانەی پەرلەمانتار بە زۆرینە تێپەڕێنرا خۆ ئەگە خەڵکێکی خاوەن قسە خەڵکێکی خاوەن هەڵوێست خەڵکێکی بە ویژدانی زیاتری لێ بواە ئەو جۆرە یاسانە تێناپەڕێندێ هەرچەندە بۆ خۆشان بیکەن بە یاسا چونکە یاساکە خەلل نییە بۆ خۆیان خەلەلیان بۆ دروست کردەوە یاساکە چێ دایناوە من و تۆ ئەو کەسانە کە لەوێن ئەو جۆرە یاسانەدانە خۆ لە هیچ شوێنێکی ئیسلامی و دینداری و لە شریعەتەوە هەڵیان نێنجاوە یاسانە چونکە یاسای کە لە شریعەتەوە هەڵدەنجێ مافی هەموو کەسەکانی تێدا دیاری کراوە مافی هیچ کەسێک نەخراوە بەڵام ئەوان بۆ خۆیان چۆن دەڵێ یاسایەک دادەتاشن یاسایەک دروست دەکەن هەر لە ناو خۆشێکدا ڕێک دەکەون ئیمزای بۆ کۆ دەکەنەوە خەڵکی بۆ پەیدا دەکەن خەڵکە خاوەن هەڵوێست و حەقەکانی بەڕاستی لەوێکە من ئەوەش خەلێلێکە لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کە تووشی بوون بۆی ئێمە لێرە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن بزانن دەک بەچێ دەدەن ڕۆژی دەیدە کە ڕۆژی دەنگدانە بەڕاستی ڕۆژێکە کە دەکرێت خەڵکی هەرێمی کوردستان تۆڵە لە ئەم دەسەڵات ستەمکارە کاتەوە کە 30 ساڵی ڕابردوو خەڵکی هەرێمی کوردستانی چەوساندوێتەوە زوڵم و ستەمی لێ کردووە پاشەکەوتی موچەی کردووە موچەی بۆ پاشەکەوت بۆ گونجاندووە بە یاسای ناڕێک ناپەسند یاسای بۆ پەسند کردووەوە پێشیان دەڵین بەڕاستی ئەگەر خەڵکی خاوەن حەق خەڵکی خاوەن هەڵوێ زۆر نەبێ لەوێ بەڕاستی شتی خراپتری لەوانەیە بچەسپێ لە پەرلەمان و لەو شوێنە حەساس و شوێنی قەرار کەواتە ئەکرێ بڵین متمانە بەخشین بە نوێنەرانێکی دڵسۆز و بە ویژدان و دەستپاک و خاوەن هەستێکی نیشتیمانی جۆرێکە لە ڕێگاکانی بەرەنگاربوونەوەی ستەم و کەمکردنەوەی ستەم و چەسپاندنی دادگەری هیچ گومانی تێدانە کە ئێمە دەتوانین وا بڵین بڵێ زۆر بە تەحەداشەوە دەڵێن چونکە کەسی دەستپاک کەسی دەست بە دەستنوێژ کەسی بە ویژدان کەسی بە ئیمان ناتوانێت زوڵم و ستەم بکە
ئیمانی ڕێگای پێنادا زوڵمە بکە ویژدانی ڕێگای پێنادا جاری وایە لەوانی هەندێک کەس وەکو دینەکەژەوە نێ بەڵام ویژدانی هەبێ بەس زۆر بەداخەوێستا کەسی وامان زۆر زۆر کەمە بەڵێ دەکرێت لە ڕێگای نوێنەرەکانمانەوە نوێنەری باش و بە هەڵوێز بنێرینە ئەو شوێنانە کە زوڵممان لێ نەکرێ ستەممان لێ نەکرێ و لە دوای چوونیشیان بۆ شوێنە تێکەڵی خەڵک بن بچنە ناو خەڵک نەک کە گەیشتە بەرژەوەندەکانی خۆیان هەموو کەسیان لەبیر بچێتەوە. زۆر باشە ماوەستا مرواری تازە بەرنامەکەم کرد بە سیاسی قەینا لەو دەرفەتەکەمەی ماڵمانە بەڕێزێت دەتەوێت بچیتە انجومەنی نوێنەران دەمێ بزانم بۆچی ئەتەوێت بڕۆی چ پەیامێکت پێیە دەتەوێت لەوێت چی بکەیت ئەو زەڕوریەتە چی بوو پاڵی بە تۆوە نابی لەوە بکەیتەوە بڕۆیتە انجومەنی نوێنەران هەروەها چ پلان و پرۆژەیەکت هەیە یعنی وەکو دەرفەتێک دەمانەوێت بزانین با ڕێکلامێکیش بێ ها خراپ نییە. بەڵێ ئێمە یەکەم وەکو خۆمان وەکو تاکەکەم و تاکێک مافی ئەوە هەیە کە بەشداری کای سیاسی بکە ئێمە وەکو ئافرەتێک مافی ئەومانەیە کە بەشداری کای سیاسی بکەین بە حەق و مافی خۆمانی دەزانین بە دەنگدان و متمانەی خەڵکی هەرێمی کوردستان بەدەست بێنین ئینشەڵا لە داهاتوودا ئومێد دەکەم ئینشەڵا ئێمە ئەم متمانەیە بەدەست بێنین و دیفاع لە خەڵکی هەرێمی کوردستان بکەین بە تایبەت ئێمە کە دەچینە پەرلەمانی عێراق و دەبینە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان بە دڵنیایی ئێمە چاومان لە خەڵکی هەرێمی کوردستان دەبێ و بەندەوەکو تاکە کاندیدی باشووری سلێمانی زیاتر چاومان لەسەر سلێمانی دەبێ و چاودێریەکی چڕ دەبین بەسەر حکوومەتی عێراقیە و دەمانەوێت لەگەڵ خوشکوبرا هاوکارەکانم کە لە کۆمەڵی دادگەری ئێمە بەرنامەیەکی حەوتتەوەرەیمان هەیە لە هەموو بوارەکاندا ئێمە دەمانەیە بەڕاستی ئەو مادە دەستوریانە بچەسپێنین کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا و ئێمە دەمانەوێت لەوێ بەڕاستی بودجەی هەرێمی کوردستان جێگیر بکەین کۆمەڵێکی زۆر خاڵی بەهێز و بە قووەتمانەیە کە لەوێ لەگەڵ هاوکارەکانم بە هاوکاری هەمومان دەمانەوێت ئەم ئەفانە بۆ هەرێمی کوردستان بگەڕێنینەوە و دیفاع لە خەڵکی هەرێمی کوردستان بکەین و خەڵکی ئەنفال خەڵکی ستەمدیدەی ئەم هەرێمە کە لە زۆر ڕۆ خەڵکی ئێمە ستەم و زوڵمی لێکراوە دەمانەوێت ئێمە وەکو تاچێکی ئەم هەرێمە وەکو کەسێکی دڵسۆزی ئەم نیشتیمانە بچینە ئەو شوێنە و دیفاع لە خەڵکی خۆمان بکەین و پشتیوانی لە مافە دەستوریەکانیان بکەین و هەرواش بووین و ئینشەڵا ئێمە هەرواش دەبین و بەردەوام دەبین کۆڵ نادەین بەردەوام لە خزمەت خەڵکی خۆماندا دەبین لەناو خەڵکی خۆمانین ئاگامان لە مەعانات و ناخۆشی و ناڕەحەتەکانی خەڵکی هەرێمی کوردستانەیە ئێمە کەسانێک نەبووین کاتێک چوینە سەر و خەڵکمان لەبیر چوبێتەوە بەڵکو وەزیرەکەمان بەردەوام لەناو خەڵکدایە بەڕاستی من دوێنێ لە شوێنێک بووم سەردانی کۆمەڵێک لە خزم و کەسوکارم کرد کە بە شایدی هەر هەمویان شایدیان دەدا بۆ وەزیری کشتتوکاڵ بەڕێز کاکستار مەجید کە چ کەسێک بووە کە چۆن بووە و بڕیاریاندا هەر هەمویان کە نەک بە پەنجەیەک بە هەر دە پەنجەیان ئەگەر بکرێ دەنگ بۆ ئێمە بدەن بە شایانیان زانین ئەمە سوپاسی خۆی پەروەردگار دەکەین ئەمە فەزلی خوایە بەڕاستی فەزلی ئەم دینەیە ئێمە ئەم دینەیە ڕێگامان پێنادا بە هیچ جۆرێک زوڵم و ستەم بکەین لە خەڵک دیفاعیان لێ نەکەین ئیمانمان ڕێگامان پێنادا دیفاع لە خەڵک نەکەین ئێمە لەبەر خاتی ئەم خەڵکە لەبەر خاتی جەماوەری هەرێمی کوردستان خۆمان خستۆتە ژێر ئەم بەرپرسیارەت و ئەرکە قورسەدا بەڕاستی لەم کاتی قەیرانایی و ناڕەحەتی سەختیەدا ئێمە خۆمان ئامادە کرد و ئینشەڵا بەدەنگی خەڵکی هەرێمی کوردستان و بەدەنگی ئەو دەنگدەرانە متمانەی ئەوان بەدەست بێنین. بێکمان جێگەی دەستخۆشی خۆشحاڵیان نوێنەرانی کۆمەڵی دادگەری چ لە پەرلەمان چ لە حکوومەت جێگە دەستیان دیارە لە ژینگە لە دەستەی مین ئەمانە کۆمەڵی کار و چالاکی کرا کە خۆشبەختانە توانین بڵێن جێگەی شانازی و دەستخۆشیە من دەمێ وەکو کۆتا پرسیار کۆمەڵی دادگەری باگراوندێکی ئیسلامی هێزێکی سیاسی ئیسلامیە تا چەند پشتیوان لە ئافرەتان دەکات و تۆش بەڕێزیش دۆک و ئافرەتێک تا چەند ڕێگە و دەستکراوەی تا نەکرێ وەروە پاڵپشتی دەکرێن زۆر جار باز لەوە دەکرێت هێزە ئیسلامیەکان ئافرەتانیان پشتگوێ خستۆ دەمێ وەڵامی ئەوم بیتەوە. وڵات سپاس بەخوای پەروەردگار من لێرەوە زۆر زۆر سپاسی جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری دەکەم و سپاسی یەک بەیەکی ئەندامانی ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی و هەموو ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری دەکەم کە بەڕاستی پاڵپشتێکی تەواومانن پشتگیرمانن هاندەرمانن یعنی بە جۆرێک ئەوان بە ئێمە دەڵێن لە خزمەتتان داین کە ئێمە بۆ خۆمان یعنی پیاوانێک پی مفەسیر پیاوانێکی محەدیثمانەیە پیاوانێکی شەرعزان و ئیماندارمانەیە کە پاڵپشتی ئێمە دەکەن بۆ بەشداریکردن لەم پرۆسەیە ئەمە جێگای دڵخۆشیە ئێمە لە کۆمەڵی دادگەری هیچ گلەیەکمان لە حیزبی خۆمانیە سپاس بەخوای گەورە مافێکی تەواوین پێداوین هەر هاتنی من ئێرە بە ئازادی قسە دەکەم قسەی خۆم دەکەم ڕای خۆم دەردەبڕم و دەستکراوی کردوم حیزبەکەم لەگەڵ چێ تەنسیق بکەم لەگەڵ چێ چی بکەم لە هەموو ڕێکەوە ئێمە الحەمدوللا دەستکراوین و مافی خۆمان پێدراوە و ئێمەش بەو پەڕیتوانامان و لە خزمەتی ئەو کار و پرۆژە ئیسلامی داین و بە هاوکاری خوشک و برایانمان لە شوێنی بڕیادا. زۆر سپاس ماوەستا مرواری سپاس بۆ دەرفەتە بە ئێمەت بەخشی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکانت بە هیوای نەمان و
ڕێشکێشکردنی ستەم و بەیوای سەرکەوتنیش بۆ بەڕێستان و هاوڕێ و هاوکارانیشتان دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەش لەشتان سات سپاسان. بەڵێ بینەرانی عزیز لەم تەوەرەیە لەگەڵ مامۆستا مرواری چالاکەوان وەروەها لە باسمان لە چۆنیەتی ستەم و ڕێگریەکان دەستەم کرد بۆ هیواین ستەم نەمێنێ ناوڕێکمان هەیە و دەگەڕێنەوەدا. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبهەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیر دەخواتەوە؟ نەخێر، دکتۆر بەسامیش ڕۆژانە شیر دەخواتەوە، چونکە ئەزانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکاربهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات، پرچ پرس و خاو دەکاتەوە، ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان، چارەسەری پرچی سووتا و بۆز دەکات، ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات، دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باس لە تووڕەیی دەکەین. بزانین تووڕەیی چێ لە مرۆڤ هۆکارەکانی چین، بۆچی تووڕە بین. بەڵام پێشەوەی بچینە سەرباسی تووڕەیی بێگومان دەڵێ سکی برسی ئەیتر تووڕە دەکا. بۆی بەسکی برسیەوە تووڕەیی وەروەها کاریگەریەکانی تووڕەیی کە زیاترە بن هاوکارمان پێم وابێ ئەردەڵان محەممەدا لە ناو شاری سلێمانی چوەتە لای جگەرفرۆشێک لەوێ مێژوویەکی دێرینی هەیە لە چۆن خۆشگەرەکە برژێنێ با بینەری بین هەر هیچ نابەوێنەکانیش بێ بەشکن تۆزە سەکمان تێر بێ بە باشتر باس لە بابەتی تووڕەیی بکەین. بەخێر بێ باڕێز خەڵکە مێم ناسی هەر ڕستەکە پیشان بخۆن ناسانی ناوێ باعث دیسگەر لەموو شوێنە ناسراوە بەڕێز ژیان.
ساڵی 1976 دەستم کولۆ بەم ئیشە یەکەم جار شاگردم لای وەسام حەمەی زگەرچی لەو بەرەو تەنیشت ئەو ژێر و تێلی ئەو قاف تەنیشت هەربەتخانەی زیرەکە ئەو زەمانە ماوەی ساڵە زیاتر شاگردی ئەو بووم دوایەوە ساڵێک تر لەم لای تریشتم کردووە لە هەشتی شوازمەتە ئەم کۆڵانەوە تا ئێستا بەردەوامین هاوڵاتی سلێمانی شاری سلێمانی هیوایەتیان سگەر خواردنە هەر لە کۆنەوە هاتووە ئێمەش ئەلحەمدولیلا زگەری جوان سەرفەکەین و مشتەریەکان لەمان ناسن ئەخوا عافێتان بێ بەڕێز هەمووی زگەر و جەماعەتەکەیەتی زگەر و دڵە و عەیب نەبێ گون و گوچی لەو خەو و حلێوە گۆشتی لەگەڵ هیچی ترمان نییە زۆر کەس هاوڵاتیانی تر هەیە گەشتیاری زۆرمانێت جەماعەتمانێت لە هەولێرەوەیان تا لێرە نان نەخۆ ناڕۆنەوە جەماعەتمانێت لە کەرکووکەوەیان تا نان نەخۆ ناڕۆنەوە کانی سلێمانیمان زۆریان ئێستا لە ئەوروپان مشتریەکان مشتریمان هەیە تا نێ لێرە نان بخواکەیێتەوە ناچێتەوە ماڵەوە بەیانی شەشی بەیانێ و دوکانمانێت تا سەعات 1:30 دوانیوەڕۆ نیۆڕانیش کاتی ناخواردنی ئێمە کەڕەباڵغیمان لە نیۆڕان لە بەیانیان زیاترە ماشەڵڵا خەڵک حەزی لە خواردنێکی پاکە حەزی برژاوەکەی زەرێکی نییە وەکو شتێک دڵی لێ هێنە برشتەکەی ئێمەش دەبەر چاوە سەر ئەو چاوانە مشتریەکان بۆ ڕاهاتوو کە بێن لە بەرچاوی خۆیان زگەرەکەیان بۆ دانێت و بیخۆن هەتا ناو قەبرەکە وازی لێ نایەن ئینشەڵڵا ئەی وایە دێ بێ کاسبیکە کاسبەکەش تازە فێری و تازەی شکێوان بۆ ناکرێت وڵای لەگەڵ وەسام هەمایشتم کردووە وەختی ماوەیەکی زۆری لەگەڵ وەستا شەریف هایشمان زیاتر وەڵای ئەکتەرێکیان براسامە نازانم لەبیرم نایە لا بیشەکان تا ئێستا فەرمون باوە جگەرێک گوچێلەیەک دوو گون باشە بەڕێز ژیان یەک گۆشت بەسەر چاو بەڕێز گۆشتێک ژیان ئەمرکە بەستەر چاو بەڕێز جگەرێ بۆم بەڕێزە خۆشەویست دڵی تەنکی بۆ دانابووکوە ئەوەتە زۆرمانەیە ئەو دوو برازام لێرە ئێستا کوڕەکانی خۆشم گەورە بیان لێنە میشیان پێکەم ئەبێ بەردەوام بین سەرچاو بەڕێز گوشتیلێ خۆشەویست وڵی بە ساقی چاوە میستەوەی لاقەمان بێکۆ زۆر کەم بۆتەوە چونکە قەسابخانە چۆ دەقەرە گۆل بەڵام پێشەوە کە قەسابخانە لەستی بوو هەموو زگەرچیەکان بەیانیان بێکەوە بووینە قەسابخانە نەگی لاقە وەکو برایەتێکی زۆر خۆشمانەوە بێکەوە هەموو بەیانێ بێکەوە بووین برایەتێک و بە هەموو کێشێک یەکتریمان نەزانی هەتا بۆ نەخۆشی بۆ هەموو شتێک تەنانەت یەکێکمان نەخۆش بووین یەکێکمان شتێکی بەسەراتایە هەموو سەردان یەکتریمان نەکرد بەڵام بیستە قەسابخانە چۆتە قەرە گۆڵچووکە خۆمان ناچین کەسمان ناگاداری کەسمان نەماین وەکو جاران بەو شێوە خۆشەویستەی جاران لە یەکتری بینین خۆشە بەڵام جاران هەموو بەیانێ بەیەکەوە بوویت جار وایە بە دوو مانگ برادەرەکە نابینیت چگەرچێکی تر نابینی بە سێ مانگ نایبینی مەناو خۆشەویستەی جاران نەماوە وەڵڵای وەکو برایەتی خۆمان خۆش بوو جاران بەیەکەوە بووین هەموو بەیانێ بەیەکەوە بووین هەموو بەیان یەکتریمان نەبینی بە هەموو شتێک یەکتری ئاگادار بووین بێنە بەڕێز
نییە کە لێگەم حەزەکەی بیلەی باسیکەی لەسەری ژواو نییە کە لێگەم حەزەکەی بیلەی باسیکەی لەسەری شەکەی تۆ چی باوکم؟ چوارچگەر و حلێوەیە گورچلەیەک و جگەرێک بۆ دووشیش بەڕێز ئاو خوارد بەیانی سوور بیتەوە نێ وێر نییە بەڵێ دووارە سڵاوتان لێبێ لە بەشی دووەمی بەرنامەکەمانە باس لە تووڕەبوون هەڵچوون بابزانین ئەم حاڵەتە دەرونیە چییە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانا عەزیز مامۆستای زانکۆ و هەروەها پسپۆڕی واری ئۆتیزممان کردووە کاک دکتۆر زۆر بەخێر بن زۆر مەمنون سپاس بۆیەوە با لەوە دەست پێ بکەین بابزانین تووڕەبوون چیە لە مرۆڤ یعنی ئێمە مەبەستمان لە تووڕەبوون چییە بە چیە وتێت تووڕەبوون زۆر باشە تووڕەبوون ئەگەر سەرەتا پێناسێکی سادە و ساکاری بۆ بکەین لە ڕووی سایکۆلۆجیەوە تووڕەبوون یەکێکە لە هەڵچوونەکانی مرۆڤ وەکو هەر هەڵچوونێکی ترکە هەیەی کە شوێنی تووڕەبوون سەری مرۆڤە و کاتێک مرۆڤ تووڕە ئەبێت کە خواستێک لە دەرەوەی ئەو بەدڵی ئەو نابێت بۆیە ئەتوانین بڵێن تووڕەبوون هەڵچوونێکە لە هەموو مرۆڤێکە هەر لە ساتی لە دایک بوونیوانێ لە ئینسانە ئەژی و وەکو هەر ئەندامێکی تری جەستە گەورە ئەبێ ئیتر دواترەکێتە سەر جیاوازی نێوان مرۆڤەکان ئایا تا چەندێک پەرە بە تووڕەبوونێن لە خۆیانە تا چەندێک گەورەیەکن لە ناو خۆیانە هەیەک زۆر گەورەیەکە لە خۆیان و دوای ئەبێتە مای زەرێکی گەورە بۆ خۆی و هەشە نا بە ژیانێکی تەندروستە تێپەڕێوەتوانێت تا ڕادێ کۆنتترۆلی تووڕەبوون بکە کەواتە چۆن ڕوادا ینی زۆر جارەبینین کەسێک تووڕە بوو ئەمە هەر لە خۆیەوە تووڕە بێ یا خۆت هەر پێکاتی جسمی خۆی وایە مێشکی وایە ینی چۆن ڕوادا تووڕە زۆر باشە طبعا من پێم خۆشە لەم تەوەری بەرنمەیە کە لەسەر تووڕەبوون قساکەین پێشتر بیسەری زۆر بەرنامی تووڕەبوون بووم لەلایەن زۆر برای بەڕێز و دکتۆری بەڕێزەوە کە شیکردنەوە شڕۆڤیان بۆ تووڕەبوون کردووە من پێم خۆشە بە دیوێکی کە ئەمڕۆیان لە زاویەکی ترەوانێ تووڕەبوون پیشان بینەر بین چونکە من پێم وایە تووڕەبوون ئێستا لە ناو تاکی کوردیان بێحەد زیادی کردووە و ئەو هەموو کارەسات و ژیان تێکدان و لاوازی باری کۆمەڵایەتی و شیرازە تێکچوونی خێزان سەرچاوەکەی تووڕەبوونە زۆربەی جارەگەر بچیتە دادگاکان پرسیارێ بکەی بڵێ خێزانی کوردی بواش پرزە بووە شێواوە بووە ڕوو لە خراپبوونەڕوە گەنجی کوردی بۆ ئێستا ڕووی لە عیلم و دراسە نییە بۆ توانای فێربوونی لاواز بووە بە بۆچوونی من هۆکارەکەی گەورەبوونی هەڵچوونی تووڕەبوونە لە ناو تاکی کوردیە بۆیە زەڕورە تاکی کوردی تووڕەبوون وەک ئەو بناسێکە هەیە وەک ئەوە بیبینێک کە تایەتی چکە ئێمە هەمومان حەزەکەین تووڕە نەبین و کەسێکی هادەبین بەڵام ئەو ساتەی تووڕابین زۆر جار کۆنتترۆل لە دەستین ئایا بۆچی کۆنتترۆل لە دەستین و چ شتێک لە پشتی تووڕەبوونەوە هەیە و چ شتێک هاندەرە بۆی ئێمە تووڕەبین سەرەتا گرنگە ئەوە بزانین ژیری لە مرۆڤە لە بەرامبەر تووڕەبوون وەستاوە کاتە پێچوانەیە تووڕەبوون دژیەکە بەڵێ مرۆڤ هەتا ژیر بێ تووڕەبوونی کەمە و هەتاوەکو ژیری کەم بێ تووڕەبوونی زۆرە ژیری چییە؟ ژیری بریتیە لە کاردانەوەی مرۆڤ بۆ کارێک کەسێک قسەیەک بە من ئەڵێ من ڕەتفعلم بۆی ئەبێت لەو کاتە دەرەجەی ژیری من حکمەکات ڕەتفعلی من بۆ ئەو کەسە چیە بێت ئەگەر من دەرەجەی ژیریم بەرز بێ دەرەجەی تووڕەبوونم کەمە بێت هەم کۆنتترۆلی خۆم بکەم لەبەر ئەوە مرۆڤ زۆر گرنگە مرۆڤ ژیر بێ هەتا ئەتوانێت ژیر بێ باشە ئەمە لەلایەکی کام تووڕەبوون چۆن ڕوایە وەکو پێشتر باسم کرد تووڕەبوون لە ناو سەرا ڕوایە ئەگەر ئێمە بە چۆنەڵی بە شێوازێک لە شێوازەکان تووڕەبوون پیشان بینەر بین هەر هەڵچوونێک لە ناو ئینسانە ئیشباع بێ فعالە بێ کۆمەڵێک مادەی کیمیایی هۆرمۆن ڤیتامین لە ناوانێ کارلێک و بەرکەوتیان ئەبێ پاشان ئەو هەڵچوونە ڕوایە کاتێک هەڵچوونی تووڕەبوون لە ئینسانە ڕوایە زیاتر لە 9 مادە
گۆڕانکاریان بەسەرا لە ئینسانە پاشان مرۆڤەکە ئاگا بە تووڕەبوون. مادەکان چین؟ سەرەتا ترشێکمان هەیە پێوترێت ترشی فانی ئەلانین. ئەم ترشە لە ناو ئەو خواردنانەیە هەیە کە پرۆتینیان زۆرتی هەیە. کاتێک مرۆڤ ئەیخوا لە ناو مرۆڤە گۆڕانکاری بەسەرا ئەبێت بە تایرۆزین. تایرۆزینیش گۆڕانکاری بەسەرا ئەبێ بە ئێڵدۆپا. ئێڵدۆپا بە یارمەتی ڤیتامین B6 ئەگۆڕێ و ئەبێ بە دۆپامین. و دۆپامین کە هۆرمۆنێکە گۆڕانکاری بەسەرا بە یارمەتی ڤیتامین C لە جەستەی ئێمە و ئەگۆڕێ بۆ نورەپینەفرین. نورەپینەفرینیش بە یارمەتی سام گۆڕانکاری بەسەرا ئەبێ بە پینەفرین. سێ خطوەی ئاخیر دۆپامین، نۆراپینەفرین، پینەفرین پێوترێت کاتیکۆلامینات یعنی هۆرمۆنی تووڕەبوون. کەواتە گەردیقەت بێ تووڕەبوون چەند ستێپ تێ ئەپەڕێنێ ئەنجا لە مرۆڤەکەیە دەرەکەیە. لێرە ئەمە جسم پێشتر ئامادەکاری بووەکە بە سێ مەرحەلە. بەڵێ لێرە ئەگەر دیقەت بین لە ڕووە با بڵین دینیەکەەوە گەر دیقەت بن خی گەورە بۆ ئینسانی وا دروست کردووە چکە خوا ئینسانە ناسێبووی لە کونفێک و نەکات تووڕە نەبێ. وەکو هەنێک هەڵچوون هەیە دوو مادە گۆڕانکاریان بەسەرا ئێوە ڕوئەیەن. باشە بەڵام تووڕەبوون ئەگەر دیقەت بە چەند ستێپێک تێپەڕێنێ و مرۆڤەکە ئەنجا پێگات. باشە کەواتە ئەو هەموو ستێپ و مادەیە ئەگۆڕێ و هەموو ستێپە تێپەڕێنێ کەچی سەیرەکەی زۆر کەسێ بەردەوام تووڕێ. ئەمە با بڵین خطوە زانستیەکانە لە ڕووی زانستیوانە چ گۆڕانکاری لە جەستەی ئێمە ڕوویە. کەواتە هەر کەسێک هۆرمۆنی کاتیکۆلامیناتی زۆر بێ لە جەستەیە ئەو کەسە توانین بڵین کەسێکی تووڕەیە. ئەگەر لەسەر مجەسەمەکە بۆ لەسەر ئەم مجەسەمە کە مێشکی مرۆڤە ئەگەر وەسفێکی تووڕەبوون بکەین ئێمە وتمان تووڕەبوون لە سەرا ڕوئەیە. باشە چۆن ڕوئەیە و لەکوێی سەرا ڕوئەیە بۆی ئێمە بیناسی. طبعاً کاتێک کە ئینسانەژی هەموو پارتەکان هەموو بەشەکانی مێشک فعالە. هەموو بەشەکان پێکەوە ئیشەکەن و پێکەوە ڕەبتیان هەیە. لە ڕێی خانە دەماریەکان و معلوماتەکانە گەێنن بەیەک. بەڵام کاتێک کە هەڵچوونی تووڕەبوون لە ئێمە فعالە بێت دوو بەش لە مێشکی ئێمە زیاتر فعالە بن زیاتر دەرەکەون لەو کاتایە زیاتر ئیشەکەن و ئێنە بەرچاو. ئەویش بەشی پێشەوەی سەر کە پێی ئەوترێ پریفرۆنتاڵ بەشی پێشەوەی مێشکی ئێمەکە زیاتر ناوچوانمانەکە پریفرۆنتاڵ یان کۆرتێکس ئەم بەشە فعالە کاتێک کە مرۆڤ تووڕابێ. لەم بەشایە چی هەیە؟ لەم بەشایە بیرکردنەوەی مرۆڤ لێرایە کاتێک مرۆڤ نرخ بۆ شتێک دانێ شتێکی لا بەقیمەتە شتێکی لا بێنرخە لەم بەشایە لۆجیک و منطق کاتێک مرۆڤ بە عەقڵ بیرەکاتەوە لەم بەشی پێشەوەی سەرایە بڕیاردان بڕیار من ئەمڕۆ بڕیارم ما بێم لێرەم چاوپێکەوتنە بکەم ئەم بەشەی مێشکم فعال بوو بەم بەشە من بڕیارمدا. باشە ئەمە بەشی پێشەوە کە لە کاتی تووڕەبوونە فعالە بێ. ئەگەر سەر بکەین بە دوو لەتەوە زیاتر بچینە ناوانێ بۆ ئەوەی لای ڕاست و لای چەپ مێشک. بەڵێ ئەگەر سەر بکەین بە دوو بەشەوە لە ناوەڕاستی مێشک دەستگایەکمان هەیە پێوترێ لیمبیک سیستەم. ئەم بەشەکە زیاتر ئەم بەشەکە پێوترێ لیمبیک سیستەم. دقیق لێرە ژمارە 48 ئەگەر بینەران ببینن ئەندامێکە پێی ئەوترێ ئەمێگداڵ. ئەم ئەمێگداڵە هەموو هەڵچوونەکانی مرۆڤیتیایە. ئەمێگداڵ یان با بڵین دەستگای لیمبیک سیستەم بەگشتی ئیشی چییە؟ با بڵین سنتەری سۆز و هەستەکانی مرۆڤە. و لەناو ئەمێگداڵە میمۆری ئیمۆشناڵی تایە کە هەر هەڵچوونێکی ئێمە کە هەمانە ترس تووڕەبوون قێز لێبوونەوە هەر هەڵچوونێک ئێمە هەمانە میمۆری تایبەت بەخۆی هەیە. ڕۆژانە ئێمە کە بەرجەستەی هەر حاڵەتێکی هەڵچوونەکانەکەین لەو میمۆریانە غەز نەکرێ. کاتە و کردداری کە ئێمە تووڕاکە ناڕوات لەناو میمۆری تووڕەبوونا غەز نەکرێ و هەڵەگیرە. دوای هەر کرددارێکی کەی هاوشێوەی تووڕەبوون هاوشێوەی ئەو کردارە هەبێ ئەم فعالە بێ ئەیدۆزێتەوانێ و حاسەیە ئەیدۆزێتەوانێ و دەرەجەی تووڕەبوونەکە لە یەکەم جار زیاترە بێ. بۆیە ئەم ئەمێگداڵە بەرپرسی تووڕەبوونە لە ئێمە تا میمۆریەکی پڕ بێ مشکلاوی ترە زووتر تووڕابی. بەڵێ ئەنجا تووڕەبوونەکە چۆن ڕوئەیە؟ سەرەتا کە سیگنەڵێک ئێتە ناو مێشکی مرۆڤوانێ کەسێک قسێکی ناخۆشەکە شتێک داواکەیت و بە قسەت ناکەن. باشە سەرەتا ئەمێگداڵ لە ڕێی
فەلەموو ساوانێ ئەم ئاماژەی پێگات. مرۆڤی نۆرماڵ کاتێک کە ئەمێگداڵ ئاماژەیەکی پێگە کە بەدڵی نییە، بەشی پێشەوەی مێشکی فعالە بێ و بەشی پێشەوەی مێشک کۆنتترۆلی ئەو حاڵەتاکە و ئەتوانێ مامەڵی لەگەڵ بکات. بەڵام کاتێک مرۆڤی ئەب نۆرمال مرۆڤێک کە نۆرمال نەبێ پێی ئەڵێن مرۆڤی تووڕە، کەسێک ئەڵێن زۆر تووڕەیە، ئەو کاتە سیگناڵەکە لە ناو ئەمێگداڵ و دەستگای لیمبیک سیستەمە ئەمێنێتەوانێ و دەستگای لیمبیک سیستم خۆی هەڵەستی و مامەڵە بە بارودۆخەکە وەکو پێشتر وتم لە ناو لیمبیک سیستم و ئەمێگداڵە نرخ بۆ دانان و بیرکردنەوە و با بڵێن ئەمانە نییە. بۆیە کاتێک ئەمێگداڵ هەڵەستێت بە بڕیاردان لەسەر ئەوەی کە تووڕە بێ یان تووڕە نەبێ، لێرە لەبەرەوەی بیرکردنەوە نییە، نرخ بۆ دانان نییە، کەسەکە تووڕابێ. چۆن بزانم من ئەو تووڕەبوونانەی ڕۆژانە بەرجەستەیەکەم ئایا بەشی پێشوەی سرم فعالە بەو ئیشە یان دەستگای لیمبیک سیستم و لە ناویانە ئەمێگداڵ. هەر تووڕەبوونێکم بەشی پێشەوەی سەر هەستێ پێی و بیگرێتە ئەستۆ، مرۆڤەکە لە دوای تووڕەبوونەکە پەشیمان نییە، هەست بە پەشیمانی ناکە. ئەمە حاڵەتێکی خراپە کە تۆ حاڵەتێکی ڕاستە. چکە مرۆڤ ئەبێت تووڕە بێ، چکە تووڕەبوون خوا کە لە ئینسانە زەرعی کردووە، یعنی هەم لایانی باشی هەیە و لایانی خراپی هەیە. تووڕەبوونێکێکە لەو شتە باشانەی کە مرۆڤ لە جەڵدا ڕزگارەکە. چکە کاتێک مرۆڤ تووڕە ئەبێ، لێدانی دڵی زۆر ئەبێ و خوێن ڕۆشتن بە ناو بۆریەکانی خوێنە زۆر زۆرە بێ، بەڵام کە تووڕە ئەبێ بەتاڵە بێتەوە. لێدانی دڵ ئاسایی ئەبێتەوە و ڕۆشتنی خوێنیش ئاسایی ئەبێتەوە بەهۆی تووڕەبوونەکە، چکە فعالە بێتەوە. بەڵام ئەگەر تووڕەبوونێک لە ئەمێگداڵە ڕووبات و ئەمێگداڵ پێی هەستێ و ئەمێگداڵ ئیش لەسەر تووڕەبوونەکە بکە کە بیرکردنەوە نرخ بۆ دانانی تیانە، مرۆڤەکە لە دوای تووڕەبوونەکە هەستی پەشیمانی بێت. کاتە هەر تووڕەبوونێک کە تۆ ممارەسەیەکی پەشیمان بووی لێ بە ئەمێگداڵ تووڕەبووی، هەر تووڕەبوونێک کە پەشیمان نەبووی لێ و هەستت کە ڕاستی بە بەشی پێشەوەی سەر بڕیارە عەقڵ و مەنتیق و بارودۆخە هەڵسەنگانێکی بۆ ئیشێک بۆ بارودۆخەکە کردووە. خاڵێکی کە گرنگە ئاماژەی پێبین کاتێک مرۆڤ بە ئەمێگداڵ تووڕە ئەبێ زۆر خراپە و زۆر مەترسیدارە. ئەوەی کە لێرە گرنگە هەمومان تووڕا بین، بەڵام نۆبەی تووڕەبوون ڕۆژانە چەندێکە لە ئێمەیە. من ڕۆژی چەند جار تووڕا بم. چەندێک نۆرماڵە. لێرە کە مرۆڤ تووڕە ئەبێ، ئەگەر بە ئەمێگداڵ تووڕە بوو 20 دقی پێویستە، 20 دقە بە دقە بیژمێرە، 20 دقی پێویستە تاوەکو گەڕێتەوە بۆ کۆرتێکس و منطق و بڕیاردان و نرخ بۆ دانانی بۆ گەڕێتەوە. هەتا 20 دقە نەچاوی ئەرزە بینێ، نە هیچ بەڕاستە زانێ، لەسەر ئینکاری و ئەوەی خۆی سوورە. زۆربەی حاڵەتە جەریمەکان یان زۆربەی حاڵەتە قورسەکان کە ڕوو ئەیە لە ژیانی مرۆڤەکە لەو کاتە لەم ساتەیە. جا ئەم 20 دقەی کە ئێمە باسیەکەین لە ڕووی زانستیەوە لە مرۆڤێک و بۆ مرۆڤێکی کە ئەگۆڕێ. زۆر مرۆڤ هەیە ئەمەنە ممارەسەی تووڕەبوونی کردووە لە ژیانیا، یعنی لەوانەیە 20 دقەکەشی زیاتر بێ. ئەو کاتە مرۆڤ کە تووڕە ئەبێ سەیرەکەی ئەو کەسە بۆ ماوەیەکی زۆر لەوانەیە ڕۆژێ دوو ڕۆژی پێ بچێ، ئەو شتە هەر لە دڵیاتی و لە دڵی دەرناچێت. پس دکتۆر هەنێکیش تووڕەبوونی ئەڵێ من زوو تووڕابم زووش سارد دەبەوە. ئەم زوو ساردبوونەوەیە دەرونیان هەر بەڕاستیەش تا سارد نەبووتەوە، خۆی وا هەستەکە سارد بێتەوە. وەکو کاک شوانگیان وەکو باسمان کرد، تووڕەبوون لە کەسێکەوە بۆ کەسێکی کە ئەگۆڕێت لە ڕووی پێرسناڵەتی و لە ڕووی لۆجیک و بیرکردنەوە. ئەو کەسانی کە بە کۆرتێکسی بەشی پێشوەی سەریان فعالە زووتر کۆنتترۆلی تووڕەبوونەکەکەن. ئەو کەسانی زوو ساردە بنەوانێ، ئەوە مانای ئەوەی ئاماژەیە بۆی کەم کەسە بە کۆرتێکسی مێشکی تووڕەبوو. کەواتە دکتۆر ئەگەر باس لە بەگشتی ئەم تووڕەبوونە باز لە هۆکارەکانی بکەین، ینی هۆکارێک بۆ تووڕەبوون ئایا ئەو بارودۆخەیە برسێتیە سترێسێکە تەمەنە لە مناڵ لە گەورە لە بە تەمەن لە هیلاکبوونە، ئەو هۆکارە سەرەکیەکان یان با بڵین هەم زانستیان هەم تەجروبەیەن چی وامەلەیەکە زۆر تووڕەبین یاخود خراپ تووڕەبین؟ زۆر باشە. خۆشبەختی لەژێر چەتری تووڕەبوونە. ئەوانەی کە تووڕەبوون بۆتە خەسڵەتیانە تا ڕادێک خۆشببختیان لە دەستاوە لە ژیان. کەواتە تۆی مرۆڤەگەرەوە خۆشببخت بی بەسەر تووڕەبوون هەزاڵ بە. بۆی بەسەر تووڕەبوونی شەزاڵبی ئەبێ لەو هۆکارانە دوور بکەویتەوە کە تووشی تووڕەبوون دەکەن. بە بۆچوونی من هۆکار زۆرە بۆی ئێمە باسی بکەین، بەڵام ئەگەر ئاماژە بە گرنگترینەکان بین،
بۆ ماوەیەکێکە لە هۆکارەکان بۆ ماوەی بەڵێ باوکێک یان دایکێک خۆی خەسڵەتێکی تووڕەبوونی هەڵگرتۆ پێچێت ئەم خەسڵەتە نەقل بێ بۆ مناڵەکەی یان ئەو مناڵانەی کە دوانن لە ناو یەک هێلکەیان یان یەک وڵاشیان هەیە پێچەیەکێک لە مناڵەکان تووڕە دەربچێت لە ڕووی بۆ ماوەیەوە یەک دوو خێزان یەکێکی کێ لە هۆکارە گرنگەکان کەوا کایمە تووڕەبی ئێمەی مرۆڤ لە ناو خێزانە گەورابی ئەو ساتی دایک و باوکمان پەروەردەمانەکەن و ڕێگەمان پیشانێن و ئەو سوڕانەی بە درێژایی تەمەن ئەوان پیشان ئێمەیەن و ئەو بەرمەجەی ئەوان ئێمەی لەسەر گەوراکەن هۆکارە بۆی کە من تا چەندێک هاوڕێی تووڕەبوون بم تیۆریەک هەیە سۆشیال لەرنین تیۆری زانانی ئەم بوارە پێیان وایە مرۆڤ لە بینینەوە فێری تووڕەبوونە بێت کاتێک ئێمە ڕووداوەکانی ژیانە بینینیانیان بیستین فێری تووڕەبوونەبین کەواتە خێزان منبعێکی گرنگە بۆی کە حکم کە ئایا کە من گەورە بووم دەرەجەی تووڕەبوونەکەم چەند بێت ئایا من کاتێک تووڕابم بە پێشەوەی سرم تووڕەبم یا بە ئەمێگداڵ و دەستگای لیمبیک سیستەم تووڕەبم و دەرەجەی تووڕەبوون و عەدەد و تکراری تووڕەبوونەکە لە ژیانی ڕۆژانەمانە خێزان حکومەکە لەسەرەوە یەکێکی تر لە هۆکارەکان بە بۆچوونی من سترێسە کاتێک مرۆڤ بۆ پەیداکردنی مەعیشەتی ڕۆژانەی یان لە ناو ژینگەیە کاژی و کۆمەڵی خەڵک لە دەوری ئەم کەسە ئەژین یان خواستەکانی ئەم کەسە تا چ ڕادەیەکە و چۆن و تا چەندێک ئەتوانێت بەدەستیان بێنێ یان بیرکردنەوەی مرۆڤ خودی بیرکردنەوەکانی چۆنن هەموو ئەمانەوە ئەکەن سترێس بۆ ئینسان دروست بکەن کاتێک کە مرۆڤ سترێسی هەبوو عادەتەن لێدانی دڵی زۆرە بێت لێدانی دڵی زۆرە بێت کە لێدانی دڵ زۆر بوو دوو هۆرمۆن نۆرەپینەفرین و پینەفرین فعالە بن زۆر فعالە بن لە جستەیە کە ئەم دوو هۆرمۆنە چین هۆرمۆنی ئامادەکارین بۆ هۆرمۆنی تووڕەبوون چۆنەڵەیەکێکن لە ئامادەکاریەکەن بۆ دروستبوونی هۆرمۆنی تووڕەبوون کەواتە توانین بڵێن تووڕەبوون و سترێس یەکسانن بەیەک من سترێسم زۆر بوو ئۆتۆماتیکیان تووڕابم داوامی زۆرە کاتی نییە بۆ خۆی لۆدی خەڵکی زۆر لەسرە نەئی نییە لە ژیان بە هەموو کەسەڵێ یارمەتی هەموو کەسێکەیە چوار ئیشەکان لە یەک کاتە کاتی نەماتەوە بۆ ئیسراحەتی خۆی چکە دوجار ئێمە بێ بیرمان نەچێ مرۆڤ لە نێوان یاسای پڕبوون و بەتاڵبوونەوەی ڕوئەیە ئەگوزەری و ئەژی مرۆڤ بەهۆی ئیشەکانی ڕۆژگارەوە پڕە بێ ئەگەر خۆی بەتاڵ نەکاتەوە سترێسی زۆرە بێ کە سترێسی زۆر بوو هۆکارە بۆ تووڕەبوون یەکێکی تر لە هۆکارەکانی تووڕەبوون خەوە کە بەداخەوە لە کۆمەڵگی کوردیە ناڵم زۆرینە بەڵام ڕێژێکی باش لە خەڵکی خەویان خراپە و خەویان خستۆتە ئاخر شت و هەموو شتەکانی ژیانیان ئاسایی ئەگەر کاتی خەوی بۆ تەرخان بکەن لە کاتێکە زانستی سەردەمەڵەیە لە 11 بە دوابێ مرۆڤی تر خەوت بێ خوا بۆچی شەو ڕۆژی دروست کردووە بۆچی لە شەوە ماسولکەکانی لەژوە مێشک خاو بنەوانێ خەوک خراپی هۆکارە بۆ تووڕەبوون چکە ئەوکو پێشتر ئاماژەم پێە مرۆڤ لە نێوان یاسای پڕبوون و بەتاڵبوونەوە ئێستا من و تۆ ئەمڕۆ کە خەبەرمان بۆ تۆ تاوەکو کاتی خەوی ئەم ڕۆمانیەت ئێمە معلومات وەرەگرین و تێکەڵ بە ئیشەکانی ڕۆژگارە بین و جوابی خەڵکەین و لەگەڵ خەڵک تەعامولەکەین و ئیشەکەین هەموو ئەمانە ئێمە پڕەکەن خۆ ئەگەر من کاتێکم نەبێ ژیانم بە جۆرە بێت خۆم بەتاڵ بکەمەوە کاتێکم نەبێ بۆ ئیسراحەت باخێکم نەبێ بۆی بچم خێزانێکی تەندروستم نەبێت تایە بژیم کەواتە با باش بخەوم کە باش خەوتم ئۆتۆماتیکێن مێشک خۆی بەتاڵەکاتەوە کە خۆی بەتاڵ نەکردەوە بۆ ڕۆژی دواتر دیقەت بە مەزاجت نییە حوسەڵەت نییە تااقەتت نییە بیرکردنەوەکانت خاوە بێتەوانێ یەکێکی تر لە هۆکارەکان بۆ با بڵین بۆ توشبوون بە تووڕێی ریتمی ژیانی کەسەکەیە زۆر کەسێ ژیانی نامونەزەمە خۆشی نازانێ بۆچی هەوڵای و ئامانجی چییە ئەم جۆرە کەسانەش زیاتر ڕوبەڕووی تووڕەبوو نەبنەوە دکتۆر کەواتە زۆر جار دەمەوێت سەرنجێک لەسەرەوە بەڕاستی بزانم باس لەوە کرد ئێمە شتەکە بینین بۆ نمونە دیمەنێکی بین یەکێک قسەیەکمان پێڵە یاخۆت خێرا لە بەردەمانە لێ خوڕێ یاخۆت کە حرەکاتێکی ناشرینەکە ئەی بینین بەچاو کەواتە ئەکرێ بڵین ئەوانەی کە خاوەنی پێداویستی تایبەتن نابینان ڕێژەی تووڕەبوون لەوان کەمترە ئەمە وەکو پرسیارێک ینی سەرنجڕاکێش بوو لەم
کاکشان بەنسبەت ئەو جۆرە کەیسانەوانێ بە پێی کەیسەکان حاڵەتی تووڕەبوونەکە ئەگۆڕێ. سەرەتا ئەبێ ئێمە بزانین 5 جۆر تووڕەبوون هەیە. 5 جۆر تووڕەبوون هەیە. تووڕەبوونێکیان تەمان هەر پێنجیان سیلسلەن بە دوای یەکایەن. ئەگەر یەکەمت چارەسەر نەکرێت چیتە دووهەم، دووهەمت چارەسەر نەکرێت چیتە سێهەم. باشە تۆخە بێت تۆتیاتە. یەکەم جۆر لە تووڕەبوون و تووڕەبوونەیە کە کەسەکە تووڕەیە بەڵام دەری نابڕێت. دەری نابڕێت لە ناخی خۆی هەڵیەگرێت کە زانەکان ئەڵەمە خەتەرترین جۆری تووڕەبوونە. باشە هێواشترین دەرەجەی تووڕەبوون و خەتەرترینە چونکە ئەساسە بۆ ئاخیرە. دووەم جۆر کەسەکە دەریە بڕێ دەنگ بەرزەکاتەوە بەس وشی نەشیاو ناڵێ. سێهەم جۆر کەسەکە دەریە بڕێ دەنگ بەرزەکاتەوە بەس لەگەڵ یا قسەی نەشیاوڵێت چونکە یەکەمی چارەسەر نەکرد چوو بۆ دووهەم، دووهەمی چارەسەر نەکرد لە سێهەم ئایتر کەسەکە ئەڕوا بۆ ئەمێکداڵ. ئیتر لەوێ مەنتیق و نرخ بۆ دانان نییە و لۆجیک نییە کەسەکە ئاگای لە خۆی نامێنێت لەو کاتەیە. زۆر باشە عەفوم کە چوارەم جۆر کەسەکە ئازاری خۆی ئەیە. زۆر جار ئازاری خۆی ئەیە، خوێن لە خۆی ئەهێنێ ئەکێشێ بە خۆیە. پێنجەم جۆر کەسەکە ئازاری خەڵکی کە ئەیە. ئەو خێزانانی کە ئاژاوایان هەیە و دەست لە یەکتری بەرزەکەن و هۆکارەکەی ئەوەیە یەکەم جۆر یەکەم جار ڕوویاوە چارەسەریان نەکردو تا گەیشتۆتە ئەو مەرحەلەیە. بۆیە خاوەن پێداویستی تایبەتەکان لەبەر ئەوان نازانن تەفسیری تووڕەبوون بکەن، بەڵام زۆرینیان تووڕەبوون زۆرەتیانە. ئێستا بۆ نمونە ئەو مناڵانی کە ئۆتیزمیان هەیە و لەگەڵ ئەوەشە هایپەرن کە هۆرمۆنی دۆپامین و سیرۆتۆنین لەناو خوێنیانە باڵانس نییە، ADHDیان هەیە. ئەم مناڵانە بە حکمی ئەوەی ئۆتیزمن و هۆشیان وەک پێویست نییە و ADHDشیان هەیە تووڕن، شتەشکێنن و ئازاری مناڵانی کە ئەیان باستە. کەواتە باس لە ئازاردانی جەستەکرا بە شێوەیەکی گشتی زۆر جار تووڕەبوون بەهۆی ئەکرێ بڵین نەخۆشیە جەستەیەکان جەستەمان ئەگەر زۆر جار ئێشانی سەر مایدەیەشانێک سووتانی پەنجەیەک یاخود گرفتێک لە جەستەمانە هۆکار بێ بۆ تووڕەبوون. ئەگەر ئێمە لە زاوی نەخۆشیەکانەوانێ بڕوانینە تووڕەبوون ئەتوانین بڵین زۆرینەی نەخۆشیەکان هاوڕێن لەگەڵ تووڕەبوونە، تووڕەبوون زیاکەن، بەڵام هەنێکیشیان نابنە هۆی تووڕەبوون چکە تووڕەبوون چییە؟ تۆ ناتوانانی بگەی بە خواستێک بۆیە تووڕابیت. تووڕەبوون چییە؟ خواستەکان بە دڵی تۆنین بۆیە تووڕابیت. سەرجەم نەخۆشیەکان ئێمە لە خواستەکانمان دوورەخەنەوە. ئەگەر بە نمونە کۆمەڵێک نەخۆشی باس بکەین ئەو نەخۆشیانە کامانن کە تووڕەبوون زیاکەن یان تووڕەبوون لە ئێمە تۆخەکەنەوە. ئازار بەگشتی هەموو ئازارەکانی جەستە، کەسەکە تووشی حادیسە بووە ئەژنۆی تاوانیە، کەسەکە ئینزیلاقی پشتی هەیە، کەسەکە تووشی سوڕی مانگانە ئەبێت، کەسەکە لە پشتی ئازارێکەیە ژانەسەری هەیە. هەموو ئەمانە دەرەجەی تووڕەبوون و توندوتیژی لە کەسەکە زیاکەن. یەک. دووهەم ڕێژەی هۆرمۆنی ئەندرۆجین لە لەشدا. تەمان هەموو هەڵچوونەکان کە لە ئێمە ڕوئەن لە پشتیەوە هۆرمۆنێک مادەیەک ڤیتامینێک بوونی هەیە. هۆرمۆنی ئەندرۆجین لەگەڵ توندوتیژی هاوڕێیە. گۆڕانی ئەم هۆرمۆنە لە جەستای هۆکارە بۆ تووڕەبوون. دوو. سێ نەخۆشیە درێژخایەنەکان. نەخۆشیە درێژخایەنەکان وەکو چی؟ مناڵێک لە تەمەنی مناڵیە حەوزی پێویست بە قایشەکات. ئەم مناڵە چەند مانگێک یان ساڵێک لەوانەیە پێویست بم قایشە بکە. ئەو مناڵە کە گەورە بوو تووڕە دەرەجە بەهۆی ئەو حاڵەوە. یان نەخۆشیە دەرونیەکان. هەنێک لە نەخۆشیە دەرونیەکان هۆکارن بۆی تووڕەبوون لە ئینسانە زۆر بێ، وەکو دیپرێشن، با بڵێن خەمۆکی، قەلەقی، با بڵێن شیزۆفرینیا. ئەمانە ئەگەر مرۆڤ لە ڕۆژگارە تووشی بێ هۆکارە بۆ ئەوی دەرەجەی تووڕەبوونەکەی لە چاو مرۆڤێکی کە ئەم جۆرە گرفتانیان نییە زیاتر بێت. کەواتە کاک دکتۆریانی سە و پرسیارە دێتە ئەرهاوە زۆر جار دەڵێن تەقەچێکە بەهار تووڕە بێ. زۆر جار بینین کەسێک پێویستەکە هێوری بکەیتەوە کوڕە لێی گەڕێ خۆی هێورە بێتەوە. کەواتە ئەمە ئەگەر ئێمە تووڕە بین و بە زانستی مامەڵ لەگەڵم بابەتە نەکەین یاخود بەرامبەرەکانمان واقعەکە نەخوێننەوە زیانەکانی تووڕەبوون چین؟ ینی تووڕەبوون چی زیانێک بە ئێمە دەگەیەنێ؟ بەڵێ لە ڕاستیە
پرسیارێکی جوانە و زۆر جەوهەریە چکە مرۆڤ بۆی تووڕە نەبێ بێ لە زیانەکانی تێبگە ئەگەر تۆ بڕێک پارەت پێ بێ بیسووتێنیت تاکید زەرەرەکەی بۆی ئەو ئیشە ناکەیت مرۆڤ هەر کاتێک ئێمە بۆچی گوناه ناکەین لەبەرەوەی ئەزانین ئەچینە جەهەنەمەوە زەرەرەکەی کاتێ ئێمە هەر کاتێک بە ئەندازەی پێویست لە زیانەکەی تێبگەین لە تووڕەبوون دوورەکەوینەوە تووڕەبوون زیانی مەترسیدار و زۆر زۆر ترسناک لە ئینسان بەجێهێڵێ تەواوی بەشەریەت مەشغوڵی کۆرۆنایە بەس کۆرۆنا دەجاریکە قورستر بێ لەسەر ئینسان بەقەدەر تووڕەبوون زیانی بۆ ئینسان نییە من بڕوام وایە بۆچی چکە کۆرۆنایەک جارە توشتە بەیاد کوژیان بەردەوامە بی لە ژیان وام ڤایرۆسە دەرەچێ بەڵام تووڕەبوون ئەبێ بە خوتیاتە تەواوی لەزەت و چێژ لە ژیانی تۆ داگیرەکات دەرەجەی چێژ لە ناخی تۆیە کەمەکاتەوە لەشی ئێمە لە کۆمەڵێک ئەندام پێکاتوە تووڕەبوون زیانی بۆ یەکە بەیەکەی ئەندامەکانی جەستە هەیە بنمونە دڵی ئێمە کە سنتەرێکی گرنگەوە ئەندامێکی گرنگاوە بەبێ بوونی دڵ مرۆڤ ناتوانێت بەردەوام بێ و ئەوانەی کە دڵیان تاو نییە سەماما قەستەرەی دڵ ئەمانیان بۆ کراوە بپرسە لە حاڵیان نەبزانێت چ حاڵێکیان هەیە ناتوانن زەخت کەن ناتوانن لەزەت و مدعە لە ژیان ببینن تووڕەبوون زۆر باش و بە ئاسانی ئەتوانێت دڵ لە ناو بەرێت چۆنایی مرۆڤ لە دقەیەکە 75 جار بۆ 76 جار دڵی لێیات لە کاتێکی ئاساییە لە 24 ساعتە 108,000 جار دڵی ئێمە لێیە 108,000 جار ئەم دڵە لێیە ئێستا من ئەگەر بە بەڕێزت بڵێم کاکشان 108,000 جار وان بۆ بکە بەس دەستم بۆ بجوڵێنە لە دوای 108,000 جارەکە تەواوی دەستت لە ئیش ناکەیە زۆر زۆر هیلاک نابێت چکە 108,000 جار ڕقەمە یعنی بەڕاستی ڕقەمە دڵی تۆ لە 24 کات ژمێرە 108,000 جار لێیە بەبێ درکی پێ بکەیت کەواتە خۆی لە خۆیان واجبێکی قورسی هەیە بەڵام مرۆڤ کە تووڕە ئەبێ لێدانی دڵی هێندەونی و زیاکات کەواتە خۆی 108,000 جار لێیە کە تۆش تووڕە ئەبی لێدانی دڵ زۆر زیاکات کەواتە ئەگەر پێشتریش بیرت بێ باسمان کردمان کاتێک گەمێک داڵ هایجاک تووڕە بێ 20 دقی پێویستە تاوکۆ بێتەوە بۆی هێور بێتەوە تاوکۆ گاتەوە بۆ کۆرتێکس و بەشی پێشەوەی سەر کەواتە تۆ لە مای ئەم 20 دقەیە ئەو نەو نیوی جاری تر لێدانی دڵ زیاد بکە باشە لە ڕۆژێکە چەند جارم حاڵەتە ڕوایە لە هەفتەیەکە چەند جار ڕوایە لە مانگێکە چەند جار ڕوایە زۆر ئەوانەی کە فێرە تووڕەبوون بوون هەر بە بەسیترین شت خێراگەنە تووڕەبوونی ئاسایی باشە کەواتە تۆ ئیشی دڵ زۆر قورسترەکەیت بۆیە زۆربەی ڕیفرەنسەکان ئاماژە بۆ ئەیەن ئەوانەی کە بە جەڵدا وەفاتەکەن جەڵدەی دڵ یان جەڵدەی دەماغ زۆرینەی ئەوانەی کە لێکۆڵینەوە بۆ ژیانیان کراوە و لە ڕیفرەنسەکان بڵاو کراوە تەوانێ تووڕەبوونی بێحەد بووە کاتە یعنی هەموو جەڵدەکان تووڕەبوون لە پاڵیەتی کاتە دڵ تێکەیات چکە واجبی دڵ خێراتر و زۆرترەکە دوو هەنا سەدان مرۆڤی ئاسایی لە دقەیەکە 15 بۆ 20 جار هەناسایە لە 24 ساعتە 28,800 جار هەناسایە ئەمە مرۆڤێکی ئاسایی کە تووڕە نیە و ژیانێکی ئاسایی تێپەڕێنێت باشە وەخوا ئینسانی دروست کردو بەم جۆرە هەناسەبات بەڵام تۆ ئەی کاتێ باری دەرونیت خراپەکەی بەبێ ئاگاد لێ بچکە دیار نییە باری دەرونیت کە خراپە بێت و نایبینی لێدانی هەناسە زیاتر ئەبێ و هەناسەی ئاسایی لە ناو کۆ دەست پێیەکە بەڵام هەناسەی تووڕەبوون مرۆڤ لە ناو قەفەزەی سنگیا بەرهەمیێنێ خێرایە و کورتە خێرای و کورتە بۆیە هەناسەش خراپەکە بە دیوێکی کە گورچیلەکانی ئێمە کە دوو ئەندامی جوان و دوو گورچی لەمان هەن و ئیشیان پاڵاوتنی ئاو و با بڵین زۆر ئیشی گرنگ لە جەستەیەکەن بەڵام کاتێک مرۆڤ تووڕە ئەبێ لەو ساتەیە دوو غوددە هەن لەسەر و هەموو گورچی لێ مرۆڤێکەوە هەن پێیانوتر ئەدرینالینە غوددە ئەم ئەدرینالینە غوددەیە لە کاتی تووڕەبوونە هۆرمۆنی ئەدرینالین دەرێن کە هۆرمۆنی ئەدرینالینیان دەرات جگەر شەکری زیاد کاتە خوێنەوە کەواتە گورچیلەکانیشمان هیلاکە بن بۆیە زۆربەی کەس بڕۆ فەحسکەن زۆربیان ڕملیان هەیە زۆربیان بەردی گورچیلیان هەیە زۆربەی کەس دەڵێ وەڵای بەردی گورچیلەم توش بۆ نازانم هۆکارەکەی چیە یەکێک لە هۆکارە ڕئیسیەکان بۆ توشبوونی بەردی گورچیلە بێجگە لە خواردنی ئاوی پیس و قەلەقی و ئەمانە تووڕەبوونە
کاتە من ئەگەر بەردی گورچی لەم هەبێ بۆی چارەسەری ئەم بەردە بکەم و دووبارە نەبێت یان بۆی بەردی گورچی لە گورچی لەما دروست نەبێ ضرورە تووڕە نەبم کەواتە گورچیلەکانیش لە ناوە بن کەواتە بەڵێ تووڕەبوون زیانی گەورە بە جەستەی ئینسانە گەیەنێ و بە بۆچوونی من خراپترین ڤایرۆس لەسەر ئەرزی خوا بۆی بەشەریەت لە ناوبەرێت تووڕەبوونە کوردەواری ئەڵێ ڕقت لە هەر کەسێک بوو حەسکە تووڕە ببێ چکە کەسی تووڕە لەزت لە زۆر بە دیوە پێچوانەکەشی ئەڵێ قسەیەکی خێر بۆ ئانی شوێنیت ئانی تووڕە هەمن تووڕەبوون هیچ سوودێکی هەیە بەڕاستی ینی بەڵێ تووڕەبوون سوودی هەیە چکە هەموو مرۆڤێکی ئاسایی ئەبێت تووڕە ببێ بەڵام ئێمە باز لە دەرەجەی تووڕەبوونەکەکەین ئەگەر من بە بەشی پێشەوەی سرم کۆرتێکس تووڕە ببم ئاساییە چکە لەناو کۆرتێکسان نرخ بۆ دانان و بڕیاردان و لۆجیک و منطق هەیە ئەگەر تووڕەش بمەزان بۆچی تووڕە بووم و چۆن تووڕا بووم و چۆن خۆم هێمنەکەمەوە چکە زۆر جار تووڕەبوون پێویستە بەڵام کردارێک بەڵام ئەمە لەلایەکی کە تووڕەبوون بریتێ لە ڕزگاربوون لە جەڵدا یعنی مرۆڤ ئەگەر تووڕە نەبێت تووشی جەڵدا بێت کاتە تووڕەبوون بەتاڵبوونەوەیە تووڕەبوون بە دەستێنانی مافە بەڵام ئێمە قسەکە لەسەر ئەوە نیە قسەکە لەسەر ئەوەیە تا چەندێک تۆ تووڕابی تۆ بە پێشەوەی سەر تووڕابیان بە ئەمێکداڵ تووڕابی کە با بڵێن حاڵەتێکمان هەیە پێوتر ئەمێکداڵ هایجاک مرۆڤ ئەگەر گەیشتە حاڵەتی ئەمێکداڵ هایجاک ئیتر فێرە تووڕەبوو نەبێ هەر بەسیتترین شوت یەکسەر چۆنەڵی تحملی ناکەوە تەقێتەوە ئەم کارە زۆ خراپە مرۆڤ بۆی لەم بارودۆخە خۆی ڕزگارکە ئەبێ چاودێری خۆی بکە لە ڕووی دەرونیەوانێ نەهێڵێ تیکراری تووڕەبوون لە ڕۆژێکیان لە سەعاتێکیان لە هەفتەیەکا زۆر بێت بارودۆخەکان هەر چۆنێک بن زۆر باشە دکتۆر کەواتە دەمێت لەو دەرفەتەی کە ماوەمانە باس لە چارەسەریەکان بکەین بەڵام پێشوێ بچینە سەر چارەسەریەکان پێم خۆشە پەیامێکت هەبێ بۆوانە جای وایە تۆ تووڕەی تری ئامۆژگاریتەکە گوێمێرە و ئاسایە و ئەمانە تا چەند سوود بە تووڕەبوونەکە گەین یاخود بە پێچوانەوە ئەوەی زیان بۆ تۆ و تووڕەبوونەکە زیادەکەن کەی ئێمە ئامۆژگاری و کەسانە بکەین کە تووڕەن وەکوتمان مدەی تووڕەبوون 20 دقی پێچێت ئەو ساتەی مرۆڤ ئەگاتە لووتکەی تووڕەبوون باش وایە لەگەڵی نەڵی زۆر و وزەی نەرێنی نەیتێ و قسەی نەرێنی نەیتێ بۆ نمونە کەسێک تۆی تووڕە کردووە من ئێم بەڵام گوێمێ ئەو هەروایە ئەمنەی کە من بانزینەکەم بە ئاگرەکەیە چونکە تۆ خۆ تووڕەی ئەم قسەی من تۆ هێ من ناکاتەوە تۆ تووڕەترەکە بە بۆ چوونی من لەو ساتایە کەسی بەرامبەر ژینگەیەکی ئارامت بۆ بڕەخسێنێ و هەوڵبا لەو جێگەیە دوورت بخاتەوانێ و ئەگەر لەگەڵ تۆیە کێشەی هەبوو ئەو کەسە هەوڵبا بێ دەنگ بێت و ئارام بێت و ئەنەما بە زمانی جەستە بە تۆنی سەوت بەو هەڵسو کەوتانی کە لەو ساتایە ئەیکە ئاماژەی نەرێنیت نایەتێ چە زۆر جار کەس هەیە تووڕە ئەبێ مەسەلەن من ژنومێرت هەبوو هاتۆ بۆ لامەڵێت تووڕە ئەبێ قسە ناکا بەڵام زۆر بەتونی کە ئەچێتە دەرودرگاکایەتۆ بەیەکە ئێمە لە قسەکردنەکە زۆر خراپترە چکە لەو کاتەیە کە مرۆڤ ئەمێکداڵ تووڕە ئەبێ لەو کاتەیە کۆرتێکس قفڵە بێت یعنی بەشی پێشەوەی سەر قفڵە بێ نە ئەبیستێ نە ئەبینێ نە بیرەکاتەوە نەتوانێت تێبگە کاتە کە حاڵێکی وا بەسەر ئینسانایە کاتە تۆ ئەبێ زۆر هێوی ئینکاریکردن لەو یا زۆر مشکلەیە بەس لەسەر ڕۆشت ئینکاریکردن کارێکی هەڵەیە ئەگەر بۆت کرا قسەی ئەرێنی بکە و بابەتەکە زوو بگۆڕە باسی ئەو مۆزوع ئەمەکە بۆ نمونە حاڵەتەکە لەسەر قەڵەمێک بووە باسی قەڵەمەکە مەکە تەرکیزی ئەو کەسە مەشغوڵ کە بە شتێکی کەوە بە تایبەتی ئەمە بۆ مناڵان هەر زۆر ڕاستە مناڵێک کە تووڕابێ بۆی ئێمە هەوڵ بین تووڕ وای لێ بکەین کە ئیتر فێرە تووڕەبوون نەبێ هەر کاتێک تووڕەبوو تەرکیزی مەشغوڵکە کاتە دکتۆر چارەسەریەکانی تووڕەبوون چین چۆنن چەند گرنگن لە ڕاستیە چارەسەرەکان قسەی زۆر هەڵەگرێت لە کەسێکەوە بۆ کەسێک بە بۆچوونی من چارەسەرەکانە گۆڕێ چارەسەرەکان بەگشتی ناتوانین لەسەر هەموو کەس وەک خۆی وەک یەک تەطبیقی بکەین چکە ئێمە بەرهەمی جینات و کرۆمۆسۆماتی دایک و باوکمانین و جیناتی هەمومان جیازاگە دیقەت بە هیچ بەشەرێک لە بەشەرێکی کە ناچێت بۆیە بە بۆچوونی من هیچ چارەسەرێک بۆ کەسی بۆ هەمان کەسی کە هەمان تووڕەبوونی هەیە گونجاو نیە بەڵام بەگشتی توانین بڵێن ئەگەر کەسێک تووڕە بێ چی بکە و چۆن عیلاجی خۆی بکە باشە یەکەم هەنگاو کە گرنگە مرۆڤەکە بیکە ئەوەیە خودی تووڕەبوون بناسێ
و لە تووڕەبوون تێبکە مەجموعەی تەکنیک هەیە لە کاتی تووڕەبوونا بیکە بۆی تووڕەبوونەکەی بەتاڵ بێتەوە. وەکو یەک خاڵی گرنگ هەیە مرۆڤ کە تووڕە ئەبێ ڕێژەی شەکر لە جستایە زۆرە بێ. خراپترین شت خەتەرترین شت خەتەرتر لە خواردنی ژەهر ئەوەیە کاتێک کە مرۆڤ تووڕەبوو دانیشێت نەجوڵێت ڕاکشێت زۆ خەتەرە. بۆچی؟ هەموو قەڵەوەکان تووڕن ئەوانەی کە باڵانسی وەزنیان تێگەچێ و وەزنیان وردە زیاکە یەکێک لە هۆکارەکانی قەڵەبوونیان تووڕەبوون. چکە بۆ کاتێک کە مرۆڤ تووڕا بێ گورچیلە و غودەی ئەدرینالین و هۆرمۆنی ئەدرینالین شەکر دروستەکەن بۆی لە کاتی تووڕەبوونا زۆر گرنگە ئینسان بجوڵێت. دوای ئەوەی کە تووڕە بۆ وەکو عیلاجێک بۆی نۆبەی تووڕەبوونەکەی خێرا بگەڕێتەوە بۆ بواری ئاسایی و ئەمێکداڵ هایجاک نەمێنێ و کۆرتێکسی بەشی پێشەوەی سەرفەعال بێ مرۆڤ زەڕورە بجوڵێ. کاتە یەکەم تەکنیک ئەوەیە مرۆڤەکە بجوڵێ. کۆمەڵێک جوڵە هەیە گرنگن لەو کاتایە مرۆڤ بیکە چکە جاریوای کەسەکە پیرە یان جاریوای کەسەکە بۆی ناگونجێ. سادەترین تەکنیک و جوڵە کە مرۆڤ بیکە لە کاتی تووڕەبوونا چییە؟ دەستی ئاوها بەم شێوازە دابنێ بۆ هەر دەستێک 3 جار بۆ هەر جارێک 10 جار دەستی گرژەکە تونگ گرژیکە ترپاو ئەمەی گرژ بێ مەچەک بۆ ئێرە بۆ ماسوولکەی عەزەڵەی قۆڵ گرژیکە 3-4 سانیە خاوی کاتەوە. بۆی زەختی خوێن دابەزێ بۆی ئەو شەکرە زیایی کە دروست بۆ سەرف بێت. چکە مرۆڤ کە تووڕە ئەبێت تاقەی زۆرە بێ ئینێرجی زۆرە بێ. ئەو ئینێرجیە زۆر خراپە سەرفی نەکات چکە هۆکارە بۆ توشبوونی زۆر نەخۆشی. ئەو کەسانەی کە تووشی زەختە بن یەکێک لە هۆکارەکان ئەمەیە. یعنی ئەم تەکنیکە سادەیە ڕێگری مالیەکە لە یەک دەستیان لە هەردوو دەست 10 جار ئەماکەم دوای ئێم بۆ دەسەکەی ترم 10 جار ئەماکەم ئەمە هەردووکیانێکی جارێ ئەنجا ئەچمە بۆ لای ئەم بۆ لای ئەمە 2 جار بۆ لای ئەم بۆ لای ئەوە 3 جار و هەر جاری 10 جار. ئەمە تەکنیکە تەکنیکێکی کە مرۆڤ ئەگەر لەمە باشتر ئەگەر کات و ساتی هەبوو بۆی ڕەخسان بە شێوەی نوێژ کە ئێمە ئەچینەوە سوبحانە ڕەبی العەزیم وبحەمدی کە ئەنوشتینەوە بەم شێوازە ڕێکەبینەوە ئەنوشتینەوە ڕێکەبینەوە ئەمیش 3 سێت و هەر سێتی 10 جار. بەهامی ئەم دوو ڕاهێنانە بەس بۆ چییە؟ بۆ ئەوەی ئەو تاقە زیایی کە بۆهۆی تووڕەبوونەکەوانێ مێشک بەرهەمی هێناوە سەرف بێ چکە سەرف نەبێت تیا تاکۆ ئەبێتەوە کە تیا تاکۆ بوانێ وەکوتمان میمۆری هەڵچوونی تووڕەبوون غەزنی ئەکا لە جاری داهاتووتر کە تووڕە بووی ڕەتفعلی زۆر ڕاقوتونتە بێ. ئەمە یەکێک لە چارەسەرەکان. دوو لە چارەسەرەکان بە تایبەتی ئەم چارەسەرە بۆ مناڵان زۆر گونجاوە بۆ ئەدۆڵت بۆ هەرزەکار زۆر گونجاوە. پێی ئەوترێت با بڵێن گەیم تیپ تیۆری. یعنی چی؟ 5 تیپی ڕەنگاو ڕەنگێنین بە دیوارەکەەوەی نووسێنین لە نزم باڵای کەسەکە سەروتر کەسەکە هەر جارە جەم بکە بزانێت کە تا کوێ ئەتوانێت دەستی بگاتێ جەم بکە بە جەم دەست بەرێ بە تیپەکە تا بەرزترین باڵا چەندین جارم کردارە تکرار کاتەوە لە دوای ئەم تکرارە ئۆتۆماتیکەن تووڕەبوون لە جەستێ و کەسە نامێنێت. ئەمە بۆ هەرزەکار و مناڵ زۆر گونجاوە بۆ ئەوی فێری نۆبەی تووڕەبوون نەبن چکە لە کۆتاییە ئێمە زۆر گرنگە لەوە تێبگەین مرۆڤ ڕانەیەت لەسەر ئەوەی فێری نۆبەی تووڕەبوون بێت و لە لای ئاسایی بێت. زۆر باشە دکتۆر گیان بەڕاستی زیاد لەوەیشی کە دامان نابوو لەگەڵ بەڕێزت بووین کاتمان هیچ نەماوە دەنایش تا قسەوبا زۆر هەیە لە قۆناغەکانی پەروەردەکردی مناڵ هەر لە مناڵیەوە چۆن بتوانانی وای لێ بکەین تووڕە نەبێ خۆی کۆنتترۆلکە بابەتی زۆر بەڵام دەرفەتمان هیچ نەماوە زۆر سپاس بۆ بەڕێز دیشەڵا لەگەڵت بەردەوامی بی لە کاتەکانی تری شەڵا بەپی دەرفەت لەسەر بابەتێکی زۆر گرنگە بۆ هیوایی هیچ کەس تووڕە نەبێ ئەگەر تووڕەش بوو ئەمێکداڵ نەگاتێ بە پێشەوەی سەر تووڕە زۆر باشە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر زانە عەزیز مامۆستای زانکۆر و پسپۆر بواری ئۆتیزم بۆ قسەکردن لەسەر بابەتی تووڕەیی لە تەوریە لەگەڵمان بوو بە هاوکاری هاوکارانم لە پەیام پڕگە و بابەتەکانی ڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژم پێشکەشکردن. هیوادارم ئاسوودە و کامەران بن و دوور بن لە تووڕەیی.